اف دیمنین کنها اونه در روداوه دا ببینن او دیمن بون دیمنین پیشمرگیان بون پیشمرگیان که به بالا فرج هولور چوبون روحای بری کمی ساعته که او بالا فر لروحای داکت و پیشمرگه جی بالا فر داکتن و با اتومبیلان با اتوبیسان بری خوا دانه جهه کیدن بری خوا دانه آلی سروجه یعنی جی پرسوسه که بکردی جیرته گوتن د ناوبر هر اتوبیسه که دنیا پیشمرگیان دا 15 که ارتشا ترکیه هبو و هزا جندرمایان یعنی جیا ارتشا ترک اولکاریا در باسبونا پیشمرگیان د پاراست اف دیمن جی دیمن کوم جوار با اوای کی زندی پیشکش کربون دیار دبه که او پیشمرگه با اتوبیسان ج بالا فرخانه ناف دولتی یا روهای دردکفن دروایی بالا فر خانه بله او دیمن بون زویجی بیجم تماشاوان هیجا دنافبرا هولیر و روهای دا 508 کیلومتر هنه در چوینا بالا فرج هولیر جبور روهای کمی ساعته که دریش کرد در دور ساعت یک و 20 دقیقه بالا فرجوه داره بریکت و پیش راجی روهای داکت و پیشمرگه جی به سلاح به کنجین خوین کردی یعنی به شال و شاپک لبالا فره سوار ببون و بالا فره که او گیهاندن روهای جی بالا فره که خطا عزمانی یا ترکیه بو بالا فره که سویل بو بله اون اف دیمنین بالا فرخانه یا ناف دولتی یا روحاینه باکوره کردستانه و هزین اولکاریه ده پیشیا پیشمرگیان دا درباست بن چند اتوبیسان باش من و دیار نبو بله اف اتوبیسین که هند بینن نزیکی کامرای دبن او اتوبیسین که پیشمرگت دیدانه د ناوبره هر اتوبیسه که دنیا پیشمرگیان دا 15 که عسکری ارتشا ترکیه او 15 جی درباست بو پشرا اتوبیسه که دن درباسته به بله اف اتوبیسین بالا فرخانه ناف دولتی روحینه 15 که دن جیون دبینن اما بیشن دناوبره هر اتوبیسه که یک دن دا 15 که عسکری هی پیشمرگین کو گیشتنا 15 کدن دیار ده پشت اتوبیس کدن ته اف پیشمرگین کو گیشتنا بالا فرخانه روهای با آوای کی تند به شوی کی تند دجوار جالیه هزن اولکاریه ترکیه و تنه پاراستن هاتنه پاراستن به تو آواهی نهیشتن کو ارگانه که مدیایی دزگه که مدیایی کامره که مدیایی نزیکی وان ببن واج نزیک و بکشینه هر کامرا مجی جدور و کشاند لی زوم کر و ما دیمن گلک جنیزیک و دیتن از اینها بچم درگاه ابراهیم خلیل سینوری دناورا سلوپی و زاخوه دا باکورو باشوری کرسان دا لوی داره پیامنیر ما سلیمان بمره سلیمان علی خان سلیمان پیشمرگه گهیشتن نگیشتن هم مراق دکن نگشتن هشتا دل بخوین لی دنگی وان دنگی اتومبیل وان گشتیه اتومبیل دیار پلیسین ترافیک و پلیسین دین الگل هاتینه دنگی وان گلک نزیک تیتن از نه دنگی رنگی جی نکت بینم اگر کامیرامان هاری کار بیتن گل من نشان بداتن تصن الویره دیار چه خاص دوری سلیمان چه قصد دوری درگاهی؟ چه قصد دوری دری سینوری تو؟ از 10 متر دورمش داری 10 متریان دوری دری سینوری کمتر پیشمرگه جی بلکی افکاروان وان بیتن اوه کو نکه دنگی اتومبیلن پولیسا و پولیسن ترافیک تیتن از بارم نیزی 5 متر بلکی حتی 6-7 متر که زیاده تر نینه دنگوان تیتن الویره او جهاتینه درگه یکم یه ابراهیم خلیل یعنی جور کتی نبوی عمل برداری دوامین درگه سرکیه که پشتیوه فرمانگهن کومالگاه ابراهیم خلیل دست بید کنو جوان جی پشتیوه جی چند متران پر
پراکو باشور و باکور کردستان پیک و گیره دتن تیتن الویرک و بریاره پیشمرگه الویره در باز ببید لیبری بچن قول وصایا دل بخوین کو شیوه پیشمرگه که هاتیه شیوا خواهیان خارنک ابراهیم خلیل بخون به دلیل خارنکه ابراهیم خلیل بخون و پاشی در بازی وی عالی ببن اونو که دنگی گنجا بلند بی دیاره نزیک دبن سرکاروان دیار بو خیر هاتنیت کن دیمان الان ببینن سلیمان این بخوازن دیمان اگر کامرامان نشاب داتن از بارم نشاب داتن دل بخوین سر اکران بلکی دیار بنوکه پیشمرگه سرکاروانی وان هات نزیکی ما بویا گنجن زاخو حست کن باغ بن که از بیب دم آخرتن بجه گلمن باغ و رودا و بجه کاوی چای بجی تا چای تو چند کیل وری خلقه گیری ام سوپوستیا سرک مسعود بورزانیت کن اف پیشمرگه هنه ریکری کوبانه بس مروید بو ما آزادی شوی و بینه نو ساخله میا خواه گلک سوپوست رودا اوه یکش گنجن زاخوبو البيرة بيض باغ بيتن خلق دل بخوين همي حزد كان باخفن گنجن زاخو همي البيرة ماينة حتى في دمي هشيار بو هنده پیشوازی ل پیشمرگی بکنو خاطر خواستن جی ل بکنه و وقتی میگویی هم نزیکی درگاه نه هم جی نزیکی کاروان پیشمرگی نه که نزیکی بدری بویا وقتی میگویی تا هم اگر ری بچگی هوال ری که بچگ دنما شبان البيرة ديارة او لايتت اوتومبيل بوليسا و امبولانسا البيرة ديارة اگر شوان نشاب داتن الدماهية ديارن کاروان دیاره کاروان پیشمرگه کو لیچیتا کوبانه کاروان وان دیاره گنجا که دیل ویره یک حست کد باغ بید کامزانی وی چایه دل بخوین ده چه ما بجیتن و بر بیانی پیشایی که بخیراتنا قنال روضاو کن کو وی دم جمهوری دا زندی کوما روانه هرما کردستان کن و پیشایی که ام خلق زاخ وقت بیشن ام همه شیارن کو چه دم پیشمرگه بید ام پیشوازی لیکن و ام نانون حتی صحاریجی و سپاسیا سروک بارزانیت کد و هر بجید پیشمرگه بجید کرد و کردستان بجید کرد و کردستان دل بخوین کانال رودا کن رودا بله ام گداری دکم حتی کاروان تید بلا کویچه هیا بله از گلک سپاسیا پیشمرگات کم هنید بینی ساعت 3 شبه هم لیبیا پیشمرگای سکنین بو پاراستنا کوبانه بجید کرد بجید کردستان بله دل بخوین کاروان از بینم از چاوجت بینم الویرج الرواسطیه دیار اوتومبیل خواه الهیویای کدود گرن بو هنده همی پیک و در باز ببن البر هنده جی رواسطیه الوی آلی اوه گنجا که دیو جی بیجاست حس کن باغ ممکاوی جه هیا خودم به چنین از بیجم هر بجید کانال رودا انشالله هر رودا ها بتن بجید رودا گنجا بو در بری نخو کانال رودا و در بری چه هیا تشکیوه هات از خلقی کردستان رو جاوام از جامعه سرک مسعود برزانی ماشت کم بجنا خود بر تاوینم سریدت بجم از خیراتنا پیشمرگه کم ایشالله بخیر بچن و خیر ببین و ایشالله سرکفتنا شواره و از چاوی و ماچید کم و چاوی شرفانی یا پکیجی و 45 روز الکوبانی ده بر خود و چاوی هر دو آلیا ماچید کم بله دل بخوین بله او اوتومبیلن کو ما گوتی سرکاروان او هشتا نزیکتر لتن کپچکه بس پیچکه ری بدن ما پیچکه ری بدن الویرا دیاره شوان اگر تو هاریکار بی خلق زاخو گنجن زاخو کتینا پیشیا کاروانی اوتومبیلن پولیسان جی هر وها پولیسن ترافیک لپیشینا و
جبر هندجی براستی اف قربالاغا چه بو جبر هندجی اف کاروان پیشمرگی پاش کت حتی نکه گیرو بو نشیا بهتن وقت که زیدا اف کاروان پیشمرگه نزدیک بید که هم خالیزی که جاده بکن هم خانزیک بکن اول پیشی اتومبیلا هاتو چویه ری بو کاروان پیشمرگی ود کرد اتومبیلن هاتو چویه هروها ریز بوینه اول پیشی اتهینت ناف درگه کومالگه ابراهیم خلیل یا سنوری اف اتومبیلان گلی زاخو جی الویره بون بریا گلی زاخو اوی پلیسن ترافیک بون دل بخوین اوی پلیسن ترافیک چون نکه اتومبیل پلیسانه اوی فشک زید تقن یارین آگیری بله خلق یارین آگیری تاویجن بو خیر هاتنا پیشمرگی پلیس الویره هاول داد پلیس الویره هاول دادن ریکه وکتن ریکه بو پیشمرگی وکتن و سرقافله پیشمرگی که و اتومبیل که پیشمرگی هست پیشمرگه نخوازه باز پیشمرگه بس یک دقیقه شوان سليمان تا هول بدي كو هناك بيشمرگين كو دچن كوباني باخفن يعني وان تي خطنگاسيش بوكو باخفن حزك المساج وان بگرن يعني بچد حسن دما كو دچن كوباني بخير ببینم ان شاء الله ما شلون يفعل حريمي كردستان دكين لشاري هولير دكين لدهوك دكين لسليماني دكين لكركن او هج لكوباني دكين حتى كردك لهمو هاتشوات بارسي كردستان تساوي اما ان شاء الله دفاعي لدكين وازاد دكين ان شاء الله كل سركوتو دبي بجي كردستان بجي بيشمرگه او پیشمرگه بو دل بخوین یک پیشمرگه هم بکو دروازی درگه سنورید بیتن بروداوی تاخبید هول بده بگرن درد بری هم خلق جی دل بخوین و هم پلیس جی که هاتی نوی داره براستی اوی در فتح نادن ما هم نوکه چی بو مناتا گوتنی بو بی خلکی از بیجم چه نشم چی دی باخوام بس دی چی بو مناتا گوتن چی بو بی خلکی دو کی زاخوناتا کن اپش وزجل ما یتکرنه برانبری بیدش منی هندی دی پتر از گشت بم باکی هر کسی که از بچمل دیجی داعش براستم همین تشتغل بکن و شهر بکن از خواهی آخا کردستان کم من دل بخوین اوجی پیشمرگه که دی کردستانه کو تریک دانه برف درگاهی بود در بازبونی چن با کور کردستان و شویر جد چنه کوبانه دیار گرمی و هر وسط جلین کردی جه هم یا اوی کتم تبینید که اوی جلی کردی بر هم یا چه پیامش مالبات خوره دشینه دچه کوبانه پیش کردی چما خازم بزنه بم تو چت بیجی جبو عائله خواهش بو مالبات خواهد چت خازه بیجی ازش مال درک هتم ابي همي خشكو برات منن ابا همي خشكو برات منن غزان اتشوف همي ما تشكم هيك بايك اولي يتوا دل بخوین امت ناف کاروان پیشمرگی دا براستی او ریا خوش نینه ام شنگل خوشیل گل هم یاباه بین براستی او دلیویانی نه او کاکملازم نشم هیچ معلوماتی بدم نشم نه هسته که خوشم خدا گلوه بیت انشالله بله تماشاوان نجا ورد نویسه که ام همی پیشمرگن نویساندیه
نویسکه که پیشوازی پیشمرگیان دکه اف راوستگاه استراحه ابراهیم خلیل درگاه ابراهیم خلیل او وانجی پیشوازی که باش بو پیشمرگیان کرنه خارج وان را حاضر کرنه و خارج وان را حاضر کرنه آماده کاری که باش کرنه و پیشمرگی اف نزدیکی جد ساعت 2:40 دقیقه و بریکتنه ساعت 2:40 دقیقه نه ساعت 3:20 دقیقه اف نزدیکی 13 ساعتانه 13 ساعتان که از بارد کم که پیشمرگه دره دانه چونه کیجان دره به گرمایی هاتنه پیشوازی کرن بله سلیمان بترمه دل بخین از جیل گلتمه دل بخین اوه کاروان پیشمرگه بردوام تهتن که تانکک یا تانکره که دیاره گاز وایل پانزینیه چیه وقت ملبری نوکجی گوتی پیشمرگه کو دچیت کوبان همی پیداویستین خال گل خبرینه و یکیش پیشمرگه کردستان بزانین چت بیجی چه پیامک هست قاله سینو کوبان رزگاره که بدل خوشی کردن و کردستان دست خیر نوکه کو تو درد کویل ویره تا چه پیامک هست بو مال تایبه چه بیجن مال پش بخوای گورا کردن آگاه لخوای انشالله کردنه اوه اف اتومبیلنا بارکرینه بچکی دل بخوین اوه هنه دیاره چک تدا هیا اوه جی اتومبیل که دیا یا تانک گاز وایل گاز یا پانزینه او جی گشتی درگهی اتناف قربالاخ خلق زافو دورو بران دا که هاتینه پیشوازیه و هاتینه خاطر خواستن لی بکنه و پیشمرگین کردستان همی بجلین کردی هاتینه سر من ممنون دچین بو آزاد کردن همو کردستان یک گوندی کرد دابید یا آزاد کریه دست پیشمرگی اواجی پیشمرگی که دیگه بو اواجی برای روداوی پیام خو گهان دل بخوین اوا اتومبیل کادیجی بارکریش چکی البته اف چکه نخاف تیاش برنده هم نزانین درستی اوا چه چکه چه جوره چکه لیدیاره پتریا وان توپن چه هیا بیجی زور سپاسی خلکی دوک و زان خود کن پیشوازی گرمی علی کردین دستیان خوش به زور سپاسی آن کن اویجی پیشمرگی سپاسیا خلک دهوک و دورو برند کرد اوی خلک سپاسیا خلک دهوکت کردن بله نظرم تدبینی شوفیره که پیشمرگه دیلانه دگره سلیمان وقت کو نچ به شر داعش بکه وقت کو بچه شاهیه که یعنی بچه دعوت که اوقاس که خوش دیمانه که براستی گله که بالکش بو دیار دبه تماشاوان دبینن نشه ما وین سپاس نشه خلک دینار دمه برا خلک دینار دمه خود از نشه ما گل اینا ما پیشمرگل کردستانه درزگار کرد کوبانه پیشمرگل کردستانه درزگار کرد کوبانه دمزگینه داد کردا اعلان کرد تلویزیونه بجید کدا عشقانی دل بخوین اولی پیشمرگه که دیگه بو به سما و گوتن اف پیشمرگه ما البریا اشیا گلی زاخو جدی دیسا دیار بوکو یه ذوق بو بجوش و خروش بگرمید چید اوجی پیشمرگه که دیگه هم زانین خلک کیره و چد بیجیدن خلک کیره اولیر چد بیجی کنو که البردرگه چی بخیرات انتان دکم بخیرات سرد ساو بخیرات نیو خلکش دکم سرد ساو سپاسیا خلکیت کرد خیراتنا خلکیت کرد که هاتلینا پیشوازیه بخواجی خلک حولیره یا او پیشمرگه خلک حولیره بون که عمل گل وانجی خلک کیره نه خەڵکی کەرکووکم هاتووم خزمەت بە نیشتیمانەکەم بکەم لەسەر بسێ خاچی ئەم نیشتیمانە ئامادەم هەموو وڵاتەکان بگەڕێمکەوە یەک تاکە کوردی تیا بێت
دل بخوین دل بخوین الزام کامیرامان یه دوی را دیارش ما پیشمرگین کو در باز بن دل بخوین هر یکیشوان خلک باجره که خلک نافچه که با شور کردستانه اوین کنو که در باز بوین خلک کرکوک بو یه بری ویجی خلک حولیر بو یه بری وانجی خلک دینار تی بون هنگ جی خلک دوک بون شوان اگر هاری کاری من بکتن شوان از دیر کتمشته از دی زور مبه و کاروان پیشمرگه بردام تیتن کاروان پیشمرگه کو اتومبیلو چکین جدا در بازی درگه کومالگاه ابراهیم خلیل دبن الویرجی چند طرف پرا ابراهیم خلیل پیشوازی ها عندك هاول دان بتشنا سريوان توقيل قلت كان وخدا حافظية اللي كان دل بخوين امري هاول دين چنده شيان دابيتن بزانين كاميرامان اگر هادي كار بيت من رابي سليمان من رابي اذا بتشم جم غريب مجيد ما شاء الله دكاك جي لخابوري مرابا مجيد جي و الدرجه لجمرقه ابراهيم خليل و لقال ما بقى زيناب بتشم بيشي بتشم جم غريب شاف باش لجمته چقاس غريب چقاس پیشمرگه چقاس تدورن تنهال كدري بله دم باش دل بخوین وقت دیار کوف کسی کشمن کوف و هیزم پیشمرگه این اوت نها تو گشتین نوا خلاص سنوریا ابراهیم خلیل دا اول بیر او خلکه جیکوی پیشوازی الوانات کن نا اوی برافی خارنگه و چنکو او خارنگه و کو پیش مدای دیار کرنه خودتی دا خارنه خون او هیزم پیشمرگه اینه نها گشتین نوا خلاص سنوریا ابراهیم خلیل داد نوا کومالگه دا کاروانی وانجی هشتا بردوامتین هشتا تمامی نگشتینه وکو دیار کو جلو برگین کردینه اگر درفت بت تو خلکی کی به بدیم خلکی آکرینه خیراتنا هوات ین همشین بو کوبانی شلا گپشین در رزگار کن زودرین وقت چند دلخوشی افریقا برف کوبانه گلکی دلخوشم هاي فيك بيدو صالح بيدو دو صالح من أمعتنا وماضينا بله سپاس يا وديك دوست باشه اگر پیشمرگه غریب هول بدی کاد خازن گلوانا بری غریب تهول بدی مثلا دخوازن چه مساجج مالبات خوره بیجن اگر زوجی بن دخوازن جدارو که خوره چه بیجن چه پیامه بشینن پیامک بو مالبات خواه تا چه پیامک بو مالبات خواهیت چه پیامک اگر تو خودان خیزان بیت چه پیامک بله بگومان گشت کردستان هموی حول دادا تیروستان ناو با بگومان تیروستان با کرد هاتوا جانی کرد باش با همو چی پیشگان یعنی حول داین تیروریسم ناو بین چلا کوبانی بی چلا عراق بی چلا کردستان بی همون شوی نگی. باشه ولی و چند برز بی دماوردیت نواری که دو واسه پیشوازی لوتات. بگومان خالشی دو گذاخو زور سپاسیان دکین یعنی گشتیان پیشوازیان دمکتا درنگانی شو زور سپاسیان دکین براستی ولی ما زور برز کرده. تو وکو پیشمری جاری دست بکی تو خالکی کی جان باشه؟ خالکی اولیری. تو چند دلخوش افریقا برف کوبان؟ زور دلخوشم حتی دواد لو پیخ بینم دفاع لکوبانیا دکم. ورم ما زور برزامه پیشمرگه کان. هاتینا حتی کوبانی رزگار نکی ناگرینوا. خالکی چاوا پیشوازی لات گرین چند دلخوش بینو پیشوازی. زور سپاسی خالکی دو کزاخوی دکم پیشوازی چی زور زوانی علی کردین. زور زوان. سپاس هم دکم. تو خالکی کیش نوری؟ اما خالکی کوی.
چند دلخوش افریقا برف کوبانه زیاد لعد دلخوشین لبرویش پارچەکە لە خاچ کوردستان و ئەرکەچی نیشتیمانیە و زۆر پێ خۆشحاڵیم کە بەوەی دەچینەوە زۆر سەربەرزین زۆر سوپاسی ئەو شارانەش دەکەین کە کەتنە سێڕەمەنە تا گەیشتنە ئێرکوانە بەڕاستی شەرمەزاریان کردین بەڕاستی سانی ڕێک و پێک بوون بەڕاستی گەورەیان کردین هەندێک کەورەیان بەرز کردین ئینشاءڵڵا هەر ئەو هاورە بەرز دەبین کو دەڕۆن ئینشاءڵڵا بە سەربەرزیش دەینەوە بە دەستکەوتەکی چاک بە شتێکی مێژووی ئینشاءڵڵا دەینەوە بە زووترین کاتیش ئینشاءڵڵا باشە دریژایە ئەوێ ڕێکین هاتین بوومای چەند دەمژمێرەکەین ڕێکی ڤەمان هین و هەستە پێماندی بینێ کرد و پشتی وە خەڵکت دیتین و هەستە بچێت کرد والله هیچ زمانی بوونمان نییە هەنی بەڕاستی هیچ زمانی بوونەکمان نییە زۆر دڵخۆشین کەس ناتوانانی 12 سعات لە ناو سیارەبی ئەگەر شتێکی وانەبی کەس ئەو تەعاملەی نییە باشە کەسێکی دیل وێرە تو خەڵکی کیش دەبێرێ خەڵکی کەرکووک چەند دڵخۆشی ئەمڕۆ بوو کوبانێ داروی وڵا بەڕاستی ئێمە کە داوا کرا لێمان بە ئەمری سەرۆکی هەرێم بەڕاستی جێگای شانازی بوو بێمە بۆ هەر بستێ لە خاکی 4 پارچەی کوردستان ئێمە گیانفیدای خاکی کوردستانی بۆ پەڕی شانازی چۆ کە دووشەوە لە هەولێرین بەڕاستی کە چەند سەعاتشە بەڕێون هەستمان بە ماندووبوون نەکردووە بەورەیەکی زۆر پۆڵاینیشەوە ڕوومان لە شاری زاخۆ کردووە و لێرەشەوە بە پێشوازیەکی زۆر گەرمەوە نعنی هەستمان بە ماندووبوون و هیلاکبوون نەکرد و ئێستاش بەورەیەکی زۆر بەرەوە و جەماوەڕێ زۆرش پێشوازی لێکردین هیوادارین بە زوو کاترین بتوانین داخلی تورکیا بین و بگەینە کۆبانێ بڵای براکانمان لەوێ بتوانین لەوێ دیفاعی لە خاک و نیشتیمانی خۆمان بکەین و ئێمە هەمیشە لە گیانی فیدای خاک و نیشتیمان بووینە زۆر سپاس بۆیەوەش بەێ حەزکرد دووبارە قسەی بکێت و خەڵکی کیش دەبێت من خەڵکی هەولێرم وەڵاهی بەقەت هەموو دنیا دڵخۆشم بەڕاستی زۆر دڵمان خۆش بوو یعنی ئەوڕۆ ئەمە بە ورەشی بەرزەوە هەتا برا پێشمەرگەکانمان کە خۆیان ئامادە کرد بۆ کۆبانی بچن یعنی بە جرچی کوردیان لەبەر کرد و شاییان کرد و هەڵپەرچێکی خۆشیان کرد و هەنی بەڕاستی کە هاتیشین لە ڕێگای بەڕاستی منتقەی بادینان یعنی زۆر ورێمیان بەرز کرد پێشوازێکی گەرم لە ژن و مناڵ پیر و بچووک زۆر پێسەر بەرز بوو بەڕاستی وەکو پێشمەرگێکا و دیار دل بخۆین ئالا کوردستانی خواڤەگیریدایە چەند دڵخۆشێت ئەم گەلە کەیفخۆشن بۆ وی خەلکی مە بۆ خەلکی دهۆکی بۆ خەلکی ئەربیلێ بۆ خەلکی زۆخۆ ئەم هەندی بێژم بۆ وەکیمە یا بۆ مەکیری مە چجا هزرۆمەدە نەبی بەس ئەوە ئەڤیدیۆمە ئەنی ئەم vê ئەودیۆوە ئەم گەلە کەیفخۆش بین و کۆبانێ بێت شنگارێ بێت هەر کوردستانە ئیشڵڵا زیترین وەخت دێ کۆبانێتە ڕزگارکردن هەر جهەیەکی پێشمەرگە بچێتێ دێ ئارامی لێ پەیدا بێت هەر جهەیەکی پێشمەرگە لێ بچێتێ دێ زیترین وەخت ئەو جهە دێتە ڕزگارکردن ji teroristên Daeş û dijminên Kurdistan bijît Kurdistan bijît pêşmergê Kurdistanê bijît Serok Barzanî em emrê cenabê Serok Mes'ud Barzanî çine wêrê em amade ne bi xwîna xwe bi riha xwe bi dilê xwe amade ne biçine Kobanê û em hazirin her gaveka amade ne bo Kobanê bit bo Şingarê bit bo Zimar bit bo Celewla bit her Kurdistana em معنویاتی پێشمەرگەیەکی زۆر بەرزە ئەش باژێری سێمیلی هاتیمە ئەس ئامادەمە هەر جهەیەکە هەبت ئەس بچمێ کۆبان بت شنگار بت زمار بت جەلەولا بت هەر کوردستانە ئیشڵڵا زیترین وەخت دەولەتە کوردی دێتە ڕاگەهاندن زیترین وەخت داخوازیامە کوردە هەماڤەیە زیترین وەخت بە دەولەتە کوردی دوێت ما بس داخوازیامە کورداوە زیترین وەخت هەر چار پارچێت کوردستانی ببنایی زیترین وەخت ئەس نەهەیە خودێ و پێغەمبەرە کوردستان دی بتە دەولەت ئەvە پێشمەرگێکی دیژل دەبمە بە غەریب ئەمە جارەکەدن ڤەگەرن جەمتە چەند دڵخۆشی ئەم جارەکەدن باشە غەریب اوکی دل بخۆین دیارە گەلێک هەست کرد باخە بێژە برە باخ ئەم هیویدارن یعنی هەمن پێشمەرگە هیویە سەرکەفتنی بۆ هەمی برا پێشمەرگێت خۆت خازم و هیویدارم ئەم سەر بشین سەری ملەتی خۆ سەری سەرۆکی خۆ ئەم بلنکێن ئەم پاشۆ ڤەگەرین خۆکە کوردستانی و ئەم ڕۆژێک بێت ئەم بشین هەر چوار پارچێت کوردستانی بکەین ئێ و گەلێک سوپاس دل بخۆین نەزیڤەگەرم دەفتەوە باشە
غریب از ورم جمتا لگل من به از اینها بچم افدر عالی باشوری کردستان بو عالی گمرگی بو ابراهیم خلیل ناز چم عالی دنی کردستان باکور کردستان ل خابوری پیامنیر ما ماشاءالله دکاک لگل من ماشاءالله دخوازم بزارم پیشمرگت در باسی باکور بونیانا تنه پرسکه دکم پرس از ودگرم جمتا تا پیشمرگت در باسی باکور بون نخیر هیچ پیش یعنی به بالافرین کمک پیشمرگه هاتن بالافرگه روحه و جوی داره درباز بون لیل خابوره دری خابوره حتی نه تو پیشمرگه درباز نبونه ام دبینن کو دنگ وانج ابراهیم خلیل ته فیشکن هوایی تنه تقاندن لوی داره پیروزبایی ته کرن او تنه بره کرن دنگ وان ته و داره بس حتی نه هاجی او نه هاتنه و داره ام جل بنده نکو دم کاروان پیشمرگه اند ور درباز به ام حول بدن کو بوشان زندی بین سر اکران روداوی و تماشاوان آگاهدار بکن نهار روش به رنگی دل بخون لبر دری سینور ای خابوره بله باشه ماشاءالله تجی لوی داره به میورن جمتا تماشاوان نیجا رومال کرنا در باسونا پیشمرگه انجبو کوبانی هر جالی تورا مدیایی یا روداوی و بردوام دکه هندکارن هر دماک و خواستش تکی نو بزانبن ببینن اگر تلویزیون جماعت تنبه در فتین وین تماشا کرنه تنبن هندکارن بریا اپلیکیشنا بریا تلفون خو هندکارن د لواشان زندی یا روداوی تماشا بکن هر وها هندکارن لپورتالا مدیایی یا روداوی جی بنیرن بخونن روداو.net گلکی راحته هندکارن تشتین هری نو درباره چونا پیشمرگان دا د مالپرا روداوی دا ببینن بله دیمنین که اونها ببینن دیمنین خابورین درگاه ابراهیم خلیلن پیشمرگه در باسی خوارنگاه سینور دبن درگاه سینور دبن از اینها بچم جم غریب از جاره کدن لجم تم چه غریب او خلق چپکان دخد چه مسئله در باسی اندر بون پیشمرگه بله اونا در باسی اوی خارنگه بین کو اوی خارنگه پارلمان افغانه افریقا همی جبودان پیش نیوروپی و بردام تنی بوانا بکری بینا از این پیشمرگه رو نشتیمم تریکارن خارنگه جی وکو دیار کو اگر اونا گید فترمانو در بخطن وکو دیار کو نهای دست یعنی چپلاب و گشنهای از این پیشمرگه لیدتن اگر دم هبتن از بچه من دک پیشمرگا ور بگیرم اگر وی نگیرم من گل من هاری کار بتن تو وکو پیشمرگه تا چند خوشه هستی تا چی افریقا تو چی بکو سنده دل خوشتر نیما کو از بگاوه چما براوانی کوبانت کم کو هاری کاری شروان یپا گیب کم به زودرین دم ام یپا گیب گینه دست خلک روزاوام شتا جی خوب جان خوب وکی هر جار بورینن اگر از پتر مجاری دنخوا از پیشمرگه که دی برگیرم تو چند کیف خوشی هستی تا چه افریقا تو برف کوبانه بگیری؟ ده از گلای کیف خوشم که از برف کوبانه چمچینی ارمتی برای خود شهروان نیا پگید زین و از گلای کیف خوشم دست خوشی جمعی پیشمرگه که همه خلک کردستانه از خلک آکریما ناحیه دینا بله دل بخوین دیاره کل اویر وقت بیشون ریکل محال گرتنی زیادتر هم نشند ناوا خارنگه دا رومال بکن بری تو در کبی غریب بری تو در کبی خوازی تا یکی که خارن جوار را حاضر کریه نرین وجی بستانده هسته وجی ما ببیستا که چه ده فکره از هاول دم اگر تریکاره که خارنگه بتنیان جی که اوه وقت دیار که تریکاره که خارنگه هستی تا چه افریقا تا خارن بو ابی پیشمرگه آماده کری بودان پتری دانه که تنرفند آقا نماینو خارنگه تنی بوان نمایی نشم باخوام هست منینه نشم باخوام یعنی اما زیادتر کیف و خوشی زیادتر نینه ما اوه از بیشم کار شواب كيف خوشي وصل شون رب العالمين حميها بكيف خوشي وبسلامتي ان شاء الله هري كسجل زفرينتنا في مالها
ما چند ساعت یا خارن گپ تونی بوانه هاتی فکر نبتونی بوانه ما خانم بوانه بتونی برام ما ساعت 7:30 پیوه وقت شو دو وجبه مایت هاي وجبه کش 7:30 پیوه خلاصت بد ما قلت هرن مالك هميا قلت ايكش ما ناچت مالي يعني اول 7:30 اول نوكا ساعت 3:30 حتى نوكا جي هميت ماي وتبيشن امناتشي جيك ما قلت وانا جي هرن قلت امناتشي يعني 7:30 ورا عمل هيفيا وانين امد بيشن وانا جي هرن بيشن امناتشن او دي چاوچن وقت او دي خوابخش كن امش دي خوابخش كن اما بلا افشا وجي تنابت امناتشن مالي باشه دمی بیشتر بدانی دایوزی دمی نشون مالی باشن دینا خواهشم بخواهش بید. ما جالك بخواهش يعني ام بس الهيفيا هندي بين كادي كنجي ان ام هر تشوين تهاتين يعني ما تلفونت كرن كاجي هشتن كي ودي كنجي ان يعني ام فراسي نظام دي چه بيجن. دست خوش بله دل بخوین اوه وکو بجین کریکاری اوه خارنگی بی وکو من پیشتر دای دیار کرنه کو ایدیز دتر که نادن ما امت نوا خارنگی دا بکن کو ترومال بکن دیاره کو هزین پیشمرگی تمامی نوکه گشتن همی یت چوینت نوا خارنگی دا بو خارنا خارنه اوه جیک وکو دیار او خلکی کود نوا خالص یانجیک نوا خالص نوری ابراهیم خلیل دا پیشوازی لوانا کری هر دیسانجیک اتومبیل نانا هر سر اوی جاده نها راوستای نو و دیسا اگر دم هبتن از سندک وان کساور بگیرم اوید کودگل هزین پیشمرگی هاتین بو پیشوازی کن نوانا مام تا چاوا دید که هزین پیشمرگی هاتین دلیت چند پیخواش بی که برف کوبانی چند الروجا خود از دایم حتی فقط وقتی وی واری که از بو کی خوش نینم رب العالمین ستاره خاله بکن رب العالمین سروکی ما هر بو ما بیلتن رب العالمین دسته وی سر همی عرضا راکت و زیده بکت و پلم بکن هزار جار نعمت بو خدای اما گهشتین في مرحله رب العالمين في بيش ما جايبوه ما هر بيلة بكت بيلا وزول ممنون اگر کسی که بیر هبتن هستی تا چه ابروکه پیشمرگه برف کوبانی و چه برای والله از خلقیت ترکامه اول نزدیکا 5 ساعت مل خلقی کیش باجه با کردستان بوطان الجزيره ما ابي 6 ساعات في دنا ما پیشمرگانه ام پی گله کیف خوشن يعني سرو تشتغل گله باش بو کردستان هر شهر پارچه کردستان یک براتی چک اتفاقی چک هر بیجی سرو هر بیجی مسبرتانی بله دیاره پیشمرگه که قوی بشد برف کوبانی دوید باخفتن تا چه پیامه که تا دوید تو چه بیجید افریقا دا تو برف کوبانی من وکو پیشمرگه چی شاری کرکوک هاتم لیره خدمت کم با شاری کوبانی هر پر هاتم بست خاچی کردستان هر شوێنێک مەترسی لەسەر بێ هاتووم لێرە دیفاعی لێ بکەم بەڵێ ئەمجا ئێستا هاتوین بەڕێ دەکەوین بۆ شاری کۆبانی و هیوادار لە سەرکەوتوو بین ئێوەش دوعای خێرمان بۆ چاوە تا چۆن خەڵک چۆن بینیت بۆ پێشوازیکردن تا خەڵک چۆن بوون تا گەیشتنە لێرە پێشوازیکردن چۆن بوو لە لای خەڵکەوە بووە بە پشتیوانی هەموو هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی شاری دهۆکی دەلال و زاخۆی خۆشەویست پشتیوانێکی گەرم و گوڕیان لێکردین بەڕاستی تەوەقعەوە ناکرا چاوەڕوانی بەو شێوەیە نەبوو بەو نیوەشەوە ئەو هەموو خەڵکە لەسەر جادا پشتیوانمان بێت زیاتر ئێمەی بەهێز کرد و ورێکی پۆڵاینی دا پێمان هیوای سەرکەوتنتان بۆ خواست دیارە وی ئەوالیژی دوێت پەیامێکی بگەینێت تا چه هەیە برا اوا نزدیک 7 ساعت ام بده بنده پشمرگی خونه ام جل په کیف خوشی ام جل په سر بلندین ام خالتی سلوپ یوما ام جل به سر بلندین ام جل سپاسیا سروک تینا سروک بارزانی تینا پشمرگی چوی کوبانه رزگار بکیوده ام جل په خوشین سر چفتن بو همه کردا هر چهار پارچه کردستانه
بله دل بخوین مدت آماجه قالکا گلک گرنگ بدم تو هرش دمجمیر پینجی ایواری خالص نوریا ابراهیم خلیل به تمامی هاتیه گرتن هاتن و چون نینه نج باکور کردستان بو باشور نجیش باشور بو باکور بتنی البندا هزم پیشمرگی مانه تنیش بو پیشمرگی رک ما بی راوستان دیش تنی بوانا دمنو که و پیدا کو حتی کو پیشمرگت خالص نوریا ابراهیم خلیل را در باسی باکور کردستان ببند ایدی شوری و درید وکیلی جارکادی آسایی میند و لی او دم مگوتی حتی دم نوکه دریب تمامی گرتی ابتنیش بو پیشوازی کرنا پیشمرگی یادی بیوگرن دیس اف خارنگه هجیک ابتنیش بو پیشوازی کرنا پیشمرگی ما بیوگرن غریب خواستم تشکی بزنم تو آگاهی جمعه بنیانا تی تخمین کرن تی چاوره کرن کنگی پیشمرگه در باس ببن بله وکو دیار کنو هدی بین خود خارنگه ودن هر دیسان جی کودی خارنه کی جی خونش برکو بومای که دریجت ری دانن پیش بینی تیت کرنی کو پشتی دمجمیر و نی ویدیان جی دو دمجمیرا حتی کو کاروبار وانا ین فرمی پری و بچم بین چه کرنی جبرکو دم بود ویتن پیش بینی تیت کرنی کو بومای دمجمیر و نی فتا دو دمجمیرا پیشمرگه باشور کردستان در کوت برف باکور کردستانی بچید. بله. باشه از بچم نه جم ماشاءالله اگر که ماشاءالله حاضر به باشه ماشاءالله نه حاضره اگر سپاس غریب ام جاره کدن ورن جمته از اینها بردوام بکن بری که هزا پیشمرگه ج بالا فرخانه ناف دولتی یا هولیر بریکه و فرماندار هزا پشتوانی یا پیشمرگه احمد گردی جتورا مدیایی یا روداوی را راگهاند کوچکین گراند دستین پیشمرگه دانه و فرمان جوان راحتیه دوی کوبانی جداعش پاکش بکن هر وها گوت پشتگیریا گل کردستان جه هزین پیشمرگه را مورال وان گل کی بلند کریه و گوت دمک نیزیک ده و نوچه سرکفتن جه کوبانی ببیسن پیشمرگه کان باش خویان آماده کردو با وی لکوبانش شر بکن بویا پیش روشتنیان بو او شارم که بشکی زوری کوتو تا دست داعش گورانی سرکوتنیان با کوبانی دا گوت اوان دلین شر بو پاراستنی کورسان دکین لهر شوینه که بیم هر زوش هر دو پنجکانی خویان وک نشانه سرکوتن برز دکردوام فرمانده که بالای هزی پشتیوانی پیشمرگه باس لو دکات که خلکی کوبانی بجه ناهیلن بویا استا جگه لپاراستنی او شاره کردیه لروجاوی کردستان هیچ تکی دیگه لای اوان خوشویست نیه. دواس با تکنی کم خوامده بکن بچین با هاوکاری کردنا برایت خول سال کوبانه. هر بستکا خاکا کردستانه سل روسالات سر روزاوات سباکور سباسور بو ما هیچ فرق ناکتن کردستانه و هم تمادین خلصه صرف و کرامت خاکا خوب دینه کستنه. او هزی پیشمرگه که با باشی مشقیان لسر چکی قرص کردوه همویان جلو برگی کردیان لبر کرده بو دیان گود بویا و جلمان لبر کردوه چونکه دا چینا پارچه کی دیگه کردستانو شاری کی کردی دا پاریزین طبعا 150 نفر اسناده اوه نمشاده اسناده یلسته چکی خورس اشت کتن برو هندی او چکی کوی گوید گمه دایه 150 نفره همه او نوید که دوره دیتر سروه چکیت خورس و اوید وانن چون که بس اسناده تکی وقت چکی قرص شید شر داشی بکد انشاءالله بیرو باوریت مل و چکی پیسترن پیشمرگکان راست لباشوری کردستان دچن بلام خویان تنیا با پیشمرگی ام پارچه کردستان نازانن اما خومان با پیشمرگی هر چهار پارچه کردستان زانی با پشتیوانی بخوای گوره اما خومان زور با سربز و شرفمند زانی که دفاع ل خوشگبراکان مرغین لکوبانیا با پیزانیارکانی روداو لو 150 پیشمرگی برو کوبانی روشتون 71 پیشمرگی پشتیوانی یکه که با پیشمرگی پارتی هجمار دکریو 58 سر با پشتیوانی دو اوانش به هیزی یکتی هجمار دکریو 21 پیشمرگی دیکش پزیشکو اداره او هیزه دکن او فروکایی هیزی پیشمرگی گواستو تور روها فروکایی کی ترکی بو که امشوان نشان داد ترکیه
هەماهەنگی باشی هەبووە بۆ گەیاندنی پێشمەرگە بۆ کۆبانێ. پێشمەرگەکان ئەردوو ئاسمان بەکاردێنن بۆی بگەنە کوبانێ کە زیاتر لە 40 ڕۆژە شەڕێکی قورس تێدا دەکرێتن. هەموو ئومێدێکیش لەسەرەوەیە بەگەشتنی پێشمەرگە بۆ کوبانێ لە پاڵ شەروانان یەپەکە ئەو شارە ڕزگار بکەن کە کورد دەڵێتن شەڕی مان و نەمان تێدا دەکرێت. هیڤدار ئەحمەد ڕوودا و هەولێر. بله هیویدار احمد بو شاش نکن تاوی کو نخوش بوجی نخواست جوه روژا کو گله کس بیجن دیروکیه محروم بمینه جه ریوبره گیشتی تورا مدیه یارو داوی حتی به پیامنیرین دن حتی به ادیتور و درهینر و گله کسین دن کامرامان هر وها در رومال کرنا و چونا پیشمرگان دا همو آماده و بشدارن یعنی کدا همویان دویه که دهنه هر کس خوازج عالی خواه و رومال کرنی با آوائه که سرکفتی پیشکش بکن. پیامنیر تورا مدیایی یا روداوی لروها راگهاند که هزا پیشمرگه این کرسانه که دمجمیر ساعت یک شوه الگوره دم هولیره جبالا فرخانه دولتی هولیره بر به بالا فرخانه ناف دولتی یا روهای و بره کت ساعت یک شوه بدم هولیره بالا فرخانه روهای جی لوی داره تدبیر گلکی تند جالی اولکاری و هات نگرتن هر وها هجماره که زیده جه اتومبیل پلیسان لین جندرمیان لین هزین آشسایشه لدردورا بالا فرخانه هات نه بلاف کردن و ری ندان مدیای کو نزیکی وان ببن و وانج نزیک و بشوپینن اف بو کو پیامنیر ما روداوی کوج بالا فرخانه ناف دولتی آماده کربو آگاهی نهین زیده تر و جوارا سنگر عبدالرحمن پیشکش بکن. هێزەکەی پێشمەرگە لە شەقامی سەرەکی بۆ ناوەندی ڕۆحە بەڕێکەوت بەڵام هێزەکانی پۆلیس ڕێگە لە ڕۆژنامەنووسان بگرن بۆی لەگەڵ هێزەکە بڕۆن ئەگەر هاوکارم پیشانی بدا لێرە ژمارەی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندن هەیە ڕێگەیان لە گیراوە لەلایەن پۆلیسەوە بۆ ئەوەی لەگەڵ هێزەکەی پێشمەرگە و ئەو هێزەی کە لەگەڵ هێزی پۆلیس و جەندرمەکە لەگەڵ هێزەکەی پێشمەرگە بوون هاو سەفەری و هاوڕێ ئەوان بوون ڕێگە نادرێت لێرەوە بڕۆن ڕێشوێنێکی ئەمری توند لێرە گیراوەتە بەر بە هیچ شێوەیەکی هیچ ئۆتۆمبیلێک لێرە دەربازی نابێ ژمارەیەکی زۆر پۆلیس لە پارێزگای ڕۆحاوە گەیشتوتە فرۆکخانەی هەولێر ڕێگە لە هەموو ئۆتۆمبیل و هاتوچۆی گەگرن بەو شەقامە نازاندرێکی ڕێگەکە بەر ولی سنگر عبدالرحمن بو د شوپان د پیشمرگه چواج بالا فرخانه درد کردن و بچین کو داره بقاسی کو دکاری بو او دیمن جوارا پیشکش کرد پیشمرگه به چکین خوین گران نها دره دانه جاوره کرن کو د چند دم جمیرین داهاتی دا دناو آخا باکور کردستانی را در باسی کوبانی ببن چونا پیشمرگیان جبو کوبانی گل کارودان را اکسیون ردت فعل بخور آنی ولاتین باشور کردستان لسر کولانان کیف خوشی خواه جبو پیشمرگیان آنی نزمان وزیر پیشمرگه بال کشان ده سرویه که همو آمده کاری جبو پیشمرگیان هاتنه کرن حتی که او بگه ناوا باجار کوبانی او هست راست و دبن چافدیری وزارت پیشمرگیان دابن به هم آهنگی دناوبرا ترکیه حریم کردستان و برپرسین کوبانی و امریکا جی جنیزیک و آگاهدار به لسر چونا وان جبو کوبانی یەکەم وێزگەی جوڵەی هێزی پێشمەرگەی کوردستان لە هەولێرەوە لە شارۆچکەی بە حرکەوە دەستی پێکرد بەرەو ڕۆژئاوا چوونی ئەو هێزە بۆ کوبانێ لە دوای داوای سەرۆکی هەرێم و بڕیاری پەسەندکراوی پەرلەمانی کوردستانەوە دێ وەزیری پێشمەرگەش گەشتبینە بە سەرکەوتنی ئەو هێزە و باز لە هەماهەنگی تەواو دەکات بۆ چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بێگومان بە ناو تورکیادا دەڕۆن و ڕەزامەندی ئەوان وەرگیراوە ئەمریکا ژاگایلەتی و هاوکاری باش بوو بۆ جێبەجێکردنی ئەم کارە لەبەرەوە پەیوەندی دەبێت هەم لە نێوانی ئێمە و تورکیا و کۆبانێ هێزی جوڵە پێکراوی پێشمەرگەی کوردستان ئەو هێزە مەشق پێکراون وەک هێزێکی ئاشتی پارێز و بەرگری کار لە خەڵکی سڤیل بە چەکی قورسەوە بەرەو کوبانێ دەچن بۆ جاری یەکەمیش نییە هێز لە باشووری کوردستانەوە بۆ هاوکاری و بەهانەوە هاتنی پارچەکانی دیکەی کوردستانەوە بچێت ئەو هێزەی دەچێت بۆ کۆبانەی هێزی پشتیوانیە دەچێت بۆ هاوکاری خوشک و براکانمان لەوێ شەڕبانانی ئەوێ
بۆی هاوکاریان بکە و لەوێ دەمێنێتەوە چی پێویست بکە بۆ هاوکاری کۆبانەیە ئەیکەن. وەزیری پێشمەرگە باس لەوە دەکات کە هێزی پێشمەرگەی کوردستان لە کوبانێ ڕاستەوخۆ لەژێر چاودێری وەزارەتی پێشمەرگە و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکاندا دەبێت. وادەی مانەوەی ئەو هێزەش لە کوبانێ نادیارە. لە ڕۆژئاواوە لە چاوەڕوانی و پێشوازیکردن بەرگریکردن لە کوبانێ هێزی پێشمەرگەی هێنایە جوڵە. هاونیشتیمانیان چاوەڕوانن کە شەڕەوانان و پێشمەرگە پێکەوە داستانی سەرکەوتنەکان تۆمار بکەن. پێشیان وایە کورد لە هەرکوێ بێ خاک کوردستانە. کوردستان حەسەن، ڕوودا و هەولێر. پێشمەرگەین کوبەر بە کۆبانێڤە برێکەتن بریە ڕووداوێ کێفخۆشیە خوا نیشان دەدەن و دەبێژن ئەو کێفخۆشن لە پەرچەیەکی دنیە کوردستانی خەباتە خوا بەردەوام بکەن. هەستمان زۆر خۆشەوە کە دەچینە کۆبانی، یعنی پێشمەرگەم بە ورێکی بەرزەوەم بەجلی کوردیەوە و زرچی کوردیان لەبەر کرد و یعنی خەڵکێکی زۆر پێشوازیان لێکردین. کۆبانیش پارچێکە لە دڵی مە و پێشمەرگەش بە پەرەشەوە چاوەڕێ دەکەن بچن هاوکاری کۆبانیە بکەن، یارمەتی کۆبانی بکەن، خوشک و برایەکانمان لە کۆبانیە ڕزگار بکەن لە دەست تیرۆریستانی داعش. کوردایەتیەوەی ئینشاڵڵا بەرگریەکی بەخۆ لە کۆبانەیەکە ئینشاڵڵا دڵێکی خۆشەوە گەڕێنەوە بە سەلامەتیە گەڕێنەوە ناو خاکەی خۆمان. ماڵم ناڵ هەمی بەسە بەرزی زیان داوام بچم بۆ ئینشاڵڵا دوعامەکە بە سەلامەتی گەڕێنەوە ماڵم ناڵ. زۆر مەمنون، ئێدرمان خۆشە ئینشاڵڵا بە سەلامەتی دەچین دێنەوە. سپڕ بدل هەستم زۆر زۆری خۆشە زۆر پێ خۆشحاڵم گەورەیەکە زۆر مەزنە بۆمە کورداک و ئەم کورد بشین لە هەر جێکی بێ ئەم هاوکاریە لێ کورد بکەین و ئەم هیچ وەختێکی پشتاوی کورد بەرنادەین. کورد لە هەر پارچێکی بێ کورد هەر کوردە زۆر ئەس هیچ فەرقی ناکەم چ لە هەولێری بیتە چ لە زومار بیتە چ ڕەبیعەی بیت کۆبانش بۆمە هەر وەکی هەموو جێکیە و دلێمە زۆر خۆشم. هەستم زۆر خۆشە، زۆر مرتاحشم. ئیشاڵا بە سەرکەوتویە ڕۆین و بە سەرکەوتویە گەڕێینەوە. ئەس پێ خۆشحاڵم ئاسا نوکازچمە کۆبانێ هەر وەکو هەر چوار پارچێت کوردستانیا ئەم گەلک سنگێکی مازن چینە کۆبانێ وەکو هەر چوار پارچێت کوردستانی هاریکاریە شەڕبانی یەکپێکی بکەین و هاریکاریە خەڵکی ڕۆژاوا بکەین. ئێمە شانازی پێوەکەن کە هاوکاری خەڵکی خوشک و برانی شەڕبانی یەکپێکە ئەکەین. نهاجیان بنێرن کا ئیرۆ لە کۆبانێ چ قەومی شەڕێ دەناوبەرە داعشێ و یەپەگێدە ji du aliyan va li Kobanê berdewam kir û balafirên welatên hevpeyman bingeh û bargehên Daişê bombabaran dikin. Li Rojhilatê Kobanê YPG kemînek ji çekdaran ra danîn û di encamê de neh çekdarên Daişê hatine kuştin. Daeş êrişên xwe li ser Rojhilatê bajêr jî zêde kiriye ji bo ku hêzên pêşmerge ji wê derê derbasî Kobanê nebin. رومانکردنا me ji bo derbasbûna pêşmergeyan ji bo Kobanê berdewam dike hûn jî hinekî bêhna xwe vekin lê neçin tu deran li benda me bin em ê bêhindaneke Kurd bidin pişt em têne stûdyo û carekê din berdewam dikin.
لي احبس أشهد أن لا إله إلا الله. Nick Harper, New York, Rudal. The release of an additional 29.6 million. پێش هەموو شتێک سوپاسیش بۆ ڕوودا و بەڕاستی وەکو تەلەڤیزیۆنێکی پرۆفشنال معاملەتان لەگەڵ ڕووداوەکە کرد. پێشویستم زۆر سوپاسی کەناڵی ڕوودا و کەم بەڕاستی شانی دەکە یەکێک لەو کەناڵە پرۆفشنالانەیە کە لە ئاستی کەناڵەکە هەر پێشکەوتوەکانی دنیا دەتوانێت ڕوودا و خەبەر بگوازێتەوە. بەدڵنیاییەوە ڕوودا و وێزگەیەکی گرنگی کاروانی ڕۆژنامەگەری کوردی بووە. دەستخۆشی لە کارمەند و پایانێرەکانی دەکەم. Ambition, Lorna Shaddock for Rudal in Washington. من تەماشای ڕووداوەکەم قەناتێکی زۆر سەرکەوتووە و باشە بینەری زۆری هەیە مەکاتبی باشیشیان هەیە خاصەتەن مەکتەبی واشنگتن وەکو قەناتێکی ئەخباری بەڕاستی لە هەموو قەنەواتێکی تر پێشکەوتوتر. لە هەر کوێ ڕوو بدات لە ڕووداودا دەیبینی. هەژار ئەرگۆچی ڕووداو هەولێر کێمەڵاوجێ ئامەد نالی بەروەرە ڕووداو دووک ڕووداو قامشلو کۆبانی ئامودێ چۆمان مەحموود ڕووداو سلێمانی وات حەقیقی ڕۆژهەڵاتی کوردستان. ئێمە واتایەکی دیکەمان بەو شەی وڵات بەخشی. کلیکێک بەسە بۆ کۆبێژی ئازێداتر دەزانم. پۆرتاڵا ڕووداو کۆمکردیا بەرهەمێن تۆڕا مەدیایا ڕووداوە. ڕووداو.net پۆرتالێک بنووترین تەکنۆلۆژیا و زانیاریان هەری داویە دەداتە بە زەمانên کوردی و ئینگلیزی. ئامرەتە هەرچی بە ئەپلیکیشنە مە هەیە بۆ وێ. ji barveyekê dibêjin Rûdawa te nûçeya me ye. باش بیر بکەوە. ئێمەش نەبین هەر ڕوو دەدات، بەڵام ئەو کات ئێوە نایبینن.
لروجاوای کردستان به گشتی و باجار قامشلوی به تایبت ملت روژ الخوین هری زور و زحمتی در واستکه. قناة أروداو بموضوعية حيادية في صورتي بناقل جقلي كردرة وجقلي جهاني بشيرة جبر براستي في قناتنا في خواستندية باجار کوبانی روجاوی کردستان ده پر هات باس کرد سیما آخز روداو آموده پێشەوە بەهلەوی ڕووداو اعتمادي لسر مراسلين وخبكي دو قاعدة أو دبينن بشيء دبين عمر كالو روداو شيوخ Nick Harper, New York, Rudao. The release of an additional 29.6 million. پێش هەموو شتێک سوپاسش بۆ ڕوودا و ڕاستی وەکو تەلەڤیزیۆنێکی پرۆفشنال معاملەتان لەگەڵ ڕووداوەکە کرد. پێشویستم زۆر سپاسی کەناڵی ڕوودا و کەم ڕاستی پیشانی دەکە یەکێک لەو کەناڵە پرۆفشنالانەیە کە لە ئاستی کەناڵەگەڵ هەر پێشکەوتوەکانی دنیا دەتوانێت ڕوودا و خەبەر بگوازێتەوە. بەدڵنیاییەوە ڕوودا و وێستگەیەکی گرنگی کاروانی ڕۆژنامەگەری کوردی بووە. دەستخۆشی لە کارمەند و پایانێرەکانی دەکەم. Held ambition Lorna Shaddick for Rudao in Washington. من تەماشای ڕۆداوەکەم قەناتێکی زۆر سەرکەوتووە و باشە بینەری زۆری هەیە مەکاتبی باشیشیان هەیە خاصەتەن مەکتەبی واشنگتن وەکو قەناتێکی ئەخباری بەڕاستی لە هەموو قەنەواتێکی تر پێشکەوتوتر. لە هەر کوێ ڕوو بدات لە ڕووداودا دەیبینی. جاركدن شف باش تماشفاني نيجا ما إيرو هون قلكي وستاندن وأمناهلن شو أمرانا كيفن وأمناهلن هونجي را كيفن وكاكو مقود حركس الفيدري دفي رومال كرني دا بشتارة آماده ججور ريفا بري جشتي تورا مدي يارو دوي بقرن حتى بهوالندن أم حمو بورنا وف ديمانين كونا هون دا أكرانين روداوي دا ببينن ديمانين پیشمرگیانن دی او دیمنن کو گیشتنه بله دیمنن بالا فرخانه ناف دولتی یا هولیرنه او پیشمرگین کو به نبریا بجایی و به چکان روی بچن کوبانی او دیمنن پیشمرگیانن کو بریا بالا فرکه ترکیه ج بالا فرخانه ناف دولتی یا هولیره بر به بالا فرخانه ناف دولتی یا روحايفا بري كاتبون بلي او دي اف دي منين كون انا هذا بينن دي منين زندينه ج ورا ج جمرج ابراهيم خليل تينا واشندن بامنير ماجي غريب ديار كرد اف ريستورانتا اف خارنجها بارلمانتويه
کۆمەلگەها سینۆریا ئیبراهیم خەلیل پێشمەرگە گەیشتنە وێ دەرێ لە وێ دەرێ خواردنەکە باش شوان ڕەهاتبوو ئامادەکردن بەێ ئەv وەکە مەگوت لە ئالیە دن پێشمەرگە نەها لە دەرگەهی ئیبراهیم خەلیلن پێشمەرگەیان دنجیان کو بە بالافرێ چوبوون 580 کیلومتر قوتکردن جە هەولێری حتا ڕۆهای و گەیشتنە ڕۆهایە لەوێ دەرێژی وێ بچن سروجێ یانجی پرسوسێ لەوێ دەرێ ئەو پێشمەرگەین کو بەڕیا بەژایی بچن وێ هەف ببینن ژوەرجی وێ بڕیا دەریە مرشت پنارێ دەرباسی کۆبانێ ببن ئەگەر کو پرسکرێک لە دەرگەهێ مرشت پنارێ دەرکەت وێ هەنە کۆریدۆرین دنجی ژوانڕە وەرن ڤەکردن ji بوو کو بچن کۆبانێ gelek ئیمکان هەنە ji بوو دەرباسبوونا پێشمەرگەیان هازێ بچم گمرگê ئیبراهیم خەلیل لەوێ دەرێ غەریب مەجید لەگەل منە غەریب چی بوو چ تشتێکی نو چی بوو دەوێ ناوبەرێدا بله دنگ دیارە دنگ ناگهی غەریب من خواست بزانم بله هین دیارە پێشمەرگەتێن خوارن پێشمەرگەن خواردنە خوارن و ئامادەکاریە دکنج بوو کو دەرباس ببن بله دنگ ناگهی غەریب ئەمێ هەول بدەن وێ پرسکرێکی چارەسەر بکەن ئەز جارەکە بچم جەم غەریب جبەر کو غەریب نەها لە خاڵە هەری داویە یا باشووری کوردستانەیە ئەوژی دەریە گمرگە ئیبراهیم خەلیلە ئەدی ژوێ و پێڤە پێشمەرگە وێ دەرباسی باکوڕێ کوردستانê bibin li bakurjî em dîsa pêşmergeyan bernadin li bakurjî peyemnêrê me maşallah wê bi me re be ew ê êdî ji me re bişopîne ka wê çawa derbas bibin hevalên min dibêjin pirsgirêka deng çareser bû xerîb min xwast bizanibim pêşmergeyan xwarina xwe xwarin û istîrahet kirin hinekî ji ber ku bêhtirî 13 saetan ew dirê de bûn amadekarî tên kirin ku ew derbasî bakurê kurdistanê bibin بله دل بخوین پرانیا وانا کو نوا خارنگه دا نماینه خارنت خواه خارن هر واسا چاجی و خارن ها پیشمرگه البر دریه خارنگه نه نهایی خواه برهفت کن واسا دیاره کو دنها پریک هون برف باکور کردستان چن اگر وی نگر هاری کار بد افینی هین بینن کو اوه این پیشمرگه نه پشتی خارنه و پشتی وی بینودان دایی نهایی درکت این بر دریه خارنگه چاوره نکو بومای وان چند خولکت بیدا برف دری باکور کردستانی بچن نه پیشمرگیت آماده باشه دا نه یه خواه آماده کن وکو دیار جیک کو پشتی دمکی کم دی پیشمرگیت چید برف باکور کردستانی هر واسا مدوید آماجیل خالکا گلک گرینگ بدم کو فرمانداره که کت ناوا هزین اوام پیشمرگا دایم جبوتورا میدیا رو داورا گاندلی نخواست ناوه خواهد بیشت گوتی هر اکثر اگر ام برف باکور کردستانی چون هر اکثر ام دیچن برف کوبانه آنکو بریار نینه فرمان نینه چه دوره که یعنی چه جهه که پیشمرگه راوستن گل درکتن آواناش باشور کردستانی هر اکثر دی برف کوبانه و چن بی راوستان بی کل جهه که بی نخواهدن اول گوری گوتنین اوی فرماندهی کو اوی ناوا اوام پیشمرگا دایم هر واسا گوتی ام تخمین کن کو دمجمیر 10.5 سپیده حتی 11 سپیده وان در دوره 10.5 تا 11 ام تخمین کن بگهن سر سنور کوبانه اجبر کو وکو دیار کو ریکا وانا دیره هر واسا آلی دی کو دری سنوری باکور کردستانه ویریجک دیسا خلکه که زور جبو پیشوازی کرنوانا آماده بینه هر وکوی دای دیار کرن اگر چه پزگیری کن تکنیکی یانجیک خرابین اتومبیلا یانجیک خود نخواست بویره که پیشای کاندا پیدا نبتن اگر شیوه که آسایی بچن دمجمیر 10.5 تا کو 11 سپیده وان در دورا دیگه سر سنور کوبانه واکو من آماجه پیدایی بیراوستیان اوجی که هزم پیشمرگه نه اوین بریاره برف کوبانه و بچن
دیساوت دوپاتت کم کو گوری گوتنین اوی فرماندهی اف فیزاها اف پیشمرگینها بی راوستان بی کل جهه که بین آخوا و دنیان جیل جهه که راوستن هر اکثر دی برف سنورن کوبانه چند دی برف کوبانه و چند کو پیش بینی تید کرنه دم جمیر دهونیف تا کو 11 سپیده افزاها تمامی بگهتن ناوا کوبانه دایانجی کتا بیجن سر سنورین کوبانه اوه او دیمانن کویم پیشمرگی غریب کنگی معامله غریب کنگی معامله وان دست پید که معامله در باس بونی بله الگوری وان زانیاری مهین هر دست پیکی که او دو تنبیلین دست پیکی تاتین و کما پیشتر شدای دیار کردن معامله اینوانا تشتین وانا این فرمی همی گلوانا بین هاتین الویری کاروبار اینوانا پریو برینه آنکو همی آسان کاری بوانا هاتین کرنه شلای خالص نوریا ابراهیم خلیل و لاو راجیک وکو مگوتی وانا هندی بودم که دریش من انتخارنگه و یانجیک اتناوا خالص نوریا ابراهیم خلیل دا یا نه هوانا گوتی الگوری فرمان المهاتی کرنه دوید ام اکثر بچن بگیرو بین چه جهه که ام نراوستن جبرن دیجی کاروبار نوانا ام فرمی جی کش لای کومالگه هانی و دولتی ابراهیم خلیل و همیش بوانا هاتی یارک خستن همی آسانکاری بوانا هاتی نکرن پیشی او داخلی یانجی بین نوا خالص نوریا ابراهیم خلیل دا همی کاروبار نوانا هاتی بین پریو برنو هاتی بین درست کردن کنها جاوری چونه نه همی دوروبری اتومبیل خور آوستاین هر کسی برف اتومبیل خواه نزیک اتومبیل خور آوستاین بریاره کو برف کوبانه بچن پیش بینی تید کرنه بمای چند خولکی کندی خالص وکه بری ناجی گلک پیشمرگیان آنین زمان و پرسکر جوان کیجی کدری آتیه پیشمرگه تماشاوان نیجا پیشمرگه این کوبچن کوبانی جه همه بیشن جه همو پاریزگاه هن هریما کردستانه نه جه کوی هاتنه جه سلیمانی هاتنه جه کرکوکی هاتنه جه هولیره جه زاخونه جه دهوکینه جه هر سه پاریزگاه هن هریما کردستانه نه و به گش بونه کمزن به جوش کمزن وکه کوبچن شاهیه که همون برای خدانه هریما کردستانه یعنی غریب تدبیجی که تو معامله جوارا نه چی کردن تنه دریوت به او درباس بن برای همو کاروبار نوان یین درباس بونه هاتنه حاضر کردن بله دل بخوین همی کاروبار نوان درباس بینی هاتین چی کرده و همی ریکاسان کاری جیبوانه هاتین کرده وکو پیشتر جمعه دیار کردنه که دریجه های ام بیجن درکتن هایزین پیشمرگه تورا میدیا رو دا و گلوی هیزی بیه ریاد نافبرا دو که حولی ریتاکو گیه دو که دمجمیر و نیف تا دو دمجمیر آلی چند دمجمیر که زیدتر که اف هیزه پریکی دما وکو دیار اگر جاو بینه که خلقه که زورش بو پیشوازی کرنا وانا برای کرینه غریب من دخواستش تکیدم بزانبم غریب من دخواستش تکیدم بزانبم لگور هنک آگاهی کو گهیشتن امد بیجن او پیشمرگه بی پاسپورت در باسی باکور دبن تنه ناسنامه خویا سربازی نشان دادن بوی ناسنامه دچن باکور کردستان اگر امکان هبه در فتح بنت و پرسش پیشمرگه کی بکی باشه اگر در فتح بتن تو وکو پیشمرگه تو دب جوازی چه یانجی که ناسنامه خویا پیشمرگه نزاد دیاره نخوازه باخت اینتیب چم جواز یانجی ناسنامه خویا نه هر ناسنامه خو پیشمرگه بله ابو ناسنامه خو پیشمرگه به ناسنامه پیشمرگه بله یا بله دل بخوین اوا کوی دای دیار کردن کو دب ناسنامه خویا پیشمرگه چنج برکو پیشترجیک دیفی تزیقات نوبرا حکومت هریما کردستان و حکومت باشور کردستان و صحاتی کو ناسنامه خویا پیشمرگه بچن تو خلکی کیش دوری دو دی برف کوبانه بچی خلچی هولیرینه
چند دلخوش برف کوبانی و بشه لو ماري خواد الخوش كذا سنين دري وناس قرينو حتى يعني اذا كجنيانا اوتا كوباني ازادكم بيك زاري وره یاوت چاوا یا وره مستطاستي برزا باشه تو وکو پیشمرگی هستی تا چه افریقا و برف کوبانی و چه خودی هسته که گلک خوشه شوی خوش درینه یعنی هم رضا خواهد چون کسی نگوت یامده چون اما داخوازی همه بیمه گوت امه چون و هم دل خوشن گلک جی و چگیاو جی کردن هر کردن منه کرد چارد برایت منه هم حساب کن برای که عزیز تو خلکی کیش دورا باشه عزیز خلکیست دورا سیمیده مسر دو که باشه چه جوازیک نابرا کوبانی یانجی سیمیل دهای الدفته و وکو کس وکو پیشمرگه نه دجمنی میجی هریویه هر ایکه آخه ما آخوان ایکه کرد کی بد برای باشه تو وکو پیشمرگه تو خلکی کیش باجره کردستانی خلکی زاخو ما حزا زاخو و از حزا خواهشون کسی نگوته من دیچه آنتونو چه حزا خواهشون و هر وقت فرمودار من چه گوته من آوکلی عمل بماد چون باشه جدایی که بوده وکو پیشمرگه نابرا کوبانی و نابرا زاخو دابی چه جوازی نه کوبان ویره فرق نه ویره نه کوبان فرق نه زاخو نه کوبانی هر یک دیش بنا باشه وره یاوت چاوا یا پشتی وی خلکی پیشوازی وکیلی به شکل گردم وره یاوت چند برز بی و چند تست دلخوشیه که واسه هم گلب دلخوش بین و معنایات ما زور فول بین زحف بین و سپاسیا خلکی زاخو دو که و حولی ریشید کن و سپاسیا و مطعمیش کن او زاجی دایما گل سپاسیا جناب سروکی کن فرماندهای ما ام بچید باشه وکو دیار کو پیشمرگل همی دورین کردستانت پیشرویه که باش دایم تو بینی که دی پیشمرگه شیتن کوبانی جی وکو وان دورین دین باشور کردستان باش وکیشینتن یا جه زنوانا نهیلتن زمار و مخمور الوان دوره همیه از بینم آنها خدا حس که نوکش 10 روز دی زنا خود کوبانی دی وقت زمار صافی بود تو یه تلفن تاخوه دیاره کو تو تلفن کی عزیز گل پسمام خود تاخوه كانوا كسر شاشة بينت السر شاشة هاي سر شاشة من بينت التعصيرات يا ما كاتب جهيني الصلاة يدخل كام والصلاة الحمي من الجندي يدخل كام خلق كردستاني وإن شاء الله بزيترين وقت دي زفرين بو كردستاني بلد البخين أفين بينن أفا أو پیشمرگید بچن نوکی شاهیت کن یه آنجی هالپرچیت کن وکو دربرین شوی کیفه اوکو نها اوید نها کو چن برف کوبانی و اگر بچم گل سرچوبی با خبر تو خلکی کی دارا اما خلکی کویم تو خلکی کویه تو دیچه بو کویه یعنی تجی بو کوبانی هستا تا چه افریقا چند دل خوش ویگی والله هستا چی خوشه زور لبروی اما زیاتر پنج مانجی دستی و شر دکین و سمش سکلا قاچ کود نیست فکر قال لك خوشه هستی میزور خوشه کلا اسم بو کوبانی بله درگاه ابراهیم خلیل از بچم پرسوس لوی درجی پیامنر من چیروان حسین و مرابه پیشمرگه گهیش نه پرسوس او پیشمرگه اینکو به بالا فرج اولیر چوبونه روهای گهیش نه پرسوس دنابر راه و پرسوس دشخوات میزیکی 45 کیلومتر یان هبو نچیروان شفباش و باشه نچیروان لوی داره تا پیشمرگه دیتن اگر تا دیت بن چاوا بون روشوان چه بو چت گوتن بله دل بخوین مدویت از بیجم که دم پیشمرگه بالا فرانش فوقش فروخانه در کتین جامعه ترامبیل تاری بون کسی ندیدن که کینت نفدا چجلیک برن چوانه کسی ندیدن بله دیف کو پیوندی ما دستخوی خستن جمارین انکو بیجین کردستان چند فرماندین پیشمرگا مدیالوان خفت گوتی اوه متره که دا برف پرسوزه چین نوکه گهشتینه پرسوزه لیم نزانین کی جه پرسوزه نه الویر پولیسا دو خالم پشکنین داناینه نه هلین که از جه بوریتن افریاد چید که بو سرسنوری کوبانه
الویر پلیس راستیای نه نهیلن که از درباز بید از گاهی راگهاندن نهیلن درباز بید دیسان خلک نرمال جی چون با آنانی نه بتنه زانیاری بدست مگهشتی نه کمت گلوان پیشمرگا خفتیه گوتی امید نوکه پرسوزی نزال کش جه پرسوزی او جی نشار زایده ورا پرسوزی نه نزانن کال کیری نه ولی دیو زانیاری بدست مکردین که نوکه او نوا پرسوزی دانه گهشتی نه پرسوزی پیشمرگا بسلامتی گهشتی پرسوزی خلق هي الويدري يانجي هزين أولا كاريه ناهلن جي دل بخوين عمل هات نوچون ابتنه یا ترامبلین لشکریه هات نوچون ابتنه ترامبلین لشکری پلیس الوریتین دیتن دیسان دزگان راگهاندن خلک نرمال کس وری ناه دیتن دیارجی بری هنگ کار خوکریه پلیسن و دوره وکو یادیار جی کل فروخانه یادیار بو کوریل همی کسات گرتن دم پیشمرگش وری درکتی پترش نیف دم جمیره شارع گرت آنکا بجین او جاده سرکی اواتید بو راهای او جاده همی هات بو گرتن نتیلا کس در باز ببیتن پشتی نیف دم جمیره رپی هات دان جارکادی در باز ببن بهن بو پرسوزینو که هم نوا پرسوزی داینه للویره افریاد چیت یا سرکی رکات چیتن بو سرسنوری افریقیا گرتیا و کویا دیار دیمنادا کنو که همی دزگاه راگهاندن الویره نچاورد کن کاده کن گیره پیدن بچن اوجی سرچا خوب کن ببینن که پیشمرگل کیریه لی نه دیاره که حتی نو که پیشمرگل کیریه نه بله دیوزانیارین ما پیشمرگل که نوا پرسوزی دا لی جه ام لی ام نیوه که دا کنو که سنتر پرسوزی ام نزانی جه پیشمرگل کیریه نیچی وانت شکیدن او جه که پیشمرگل تیره در بازی کوبانی ببین دوری کامپین کوچ برانه یعنی نزدیکی کامپین کوچ برانن یانجی دورن و چاوا خلق وان ببینه خلق دکاره وان ببینه خلق دکاره بچه پیشوازی وان الویره کمپین نوا پرسوزی دا 5 کمپ هنه بری تبگه پرسوزی 5 خلقا الویره 2 کمپ هنه دیسان نوا پرسوزی دا جی 3 کمپ هنه دیسان خلقی که دی هیا کل گوندت کفن سرسنوری رکا 10 خلقاش پرسوزی حتی تدگه یا سرسنوری کوبانه خالا بجین سنوری الویره خلقی که هیت نوا گوند دادا حتی تدگه یا پرسوزی در کویت ناف مالا جیده هین دیسانیت کمپا جیده هین لی و دیاره درنگی شوه دیسان پلیس جی بری هنگ رنما داینه که چم ام نزانین اگر چنه کن که خلک من دید الویره بتنی دزگاه راگهاندن نه خلکی که دی هات نوچونه هیلی بس گله که کیمه جویره جی حتی دودگه یا سرسنوری بتنی دخو لکن جماره که گنده حیات رکیدا او گند کفنه دسته راسته و دسته چپشی دیسان حتی دودگه یا سرسنوری الویره خلکی که مازن هیا خلکی که بوش هیا آواره آنجی دیسان خلک ویده ورجی ولی نیچوان امی دیسا ورن جمتا بگمان امی چونا در باسبونا پیشمرگیان جوخوا امی رومال بکن بشوپینن و هین پیشمرگج باشوری کورسانی در نکتنین که بره بجایی ورن او دیمنین که ونها بری نها دیتن اگر که کنترل آمده به وان دیمنان جاره کدن بده ازی بچم جم غریب مجید بله غریب منها هناك دیمن دیتن پیشمرگه ادیل اتومبیلان سوارده بون جبو که درباسی سینور درباس بکن و بچن باکوره کردستانی بله دل بخوین از حس کم پتر و پسیاره شوان آبکم او برسویل سر بدن باش دست بگی تو خلکی کیش باجره کرد خاچی هولیره دینده کنگی پره کهون برف باکوره کردستان یعنی کنگیش نکش ویری در کهون والله اصلا بتاعتي ديار ني بس مشينا وشو عركه كم بو كوباني استا كي ليله دردشن لا خالص نوري ابراهيم خليل كي لس خالص نوري ابراهيم خليل دردشن برياره مشينا وشو درسين هر استا يعني چن خولكي كيتر كاتك ديار ني بس مشينا وشو عركه كم باشا تو نازاني كي دردشن لا دیارنی انشالله بازم شوشلا دردسین مثل مارو ولا جلاله ولا چند جیگای پیشمرگه پیشرویان کردوه و هزدکن لا کوبانش او پیشرویه دکن انشالله بپشتیوانی خوا او پیشرویش هلی در بگمان لیوش دکریه انشالله ببیا کوبانی ناسینو ترز گاری نکین اما بتمام خوینی خماینه سیدا من تر
شاء الله او نكين فراخك به بيرمجي كردستان بفوري دقاتبه ان شاء الله فانا بخوا صافي دكا دست خوش تو خلکی کیش باجره کردستانه خرچه ولیره ما تو نزا هینه کنگیش ویری در چند نینه کنگی در که یاری اینه خواه برهفت کن نزا چند خولک اکین دیون چو اما وکو هزی پیشمرگه هیچ کاتو شوین مانو دیاری نکروا نتوانین برین دقیق ساعت او دقارون یان او دقارون برام پشتوان بخواه شو برای اکوین برام دیاریش نیا او ساعت یان 5 دقیقه که 10 دقیقه سو وقت برای اکوین بس پشتوان خواه شو برای اکوین تو چند واه زکی او پیشروانی لزماره و نوانه کردونه لکوبانش بکن بدنیای اوی لالای شنگر اول کرده یعنی دبی شادی بوی بینه يعني بدنیای او بله دل بخوین دیارکو ایدی دمیناد ما بس وکو دیارکو فرماندار نوانا اوی گازید کن کو ولی اف جسر شو دیمن شو باشه تماشاوان اینجا اف جسر که هند بینن اف جسرا اف جسر یعنی جپرا دنابرا ابراهیم خلیل و خابور دایه یعنی دنابرا باشور کردستان و باکور کردستان دایه پیشمرگه کردستانیین که جباشور درباسی کوبانی ببن و دسر و پرera درباس ببن یعنی اف پر هر دو آلیان دگینه هف چاو بیجم یعنی اف پرا درباس بونا پیشمرگیانه جباشور کردستان بربه کوبانی و یعنی پر بویا خلقا گریدانا باکورو باشور کردستان و دسر و پرera و پیشمرگه درباسی کوبانی ببن بله دما کو پیشمرگه کردستان گهیشتن دری سینوری ابراهیم خلیل جالیه به هزاران کسان و هاتنه پیشوازی کردن پیشمرگه بری کو درباسی باکور کردستان ببن دبیجن او بچن برگریه لپرچه کی دن یه کردستان بکن و مورال وانجی گلکی بلنده شبو بيخ خلكي دوكن زاخوناتكن ابش وزجل ما يتكرنه بارمبري في دجمني هندي دي بتر ازي جشت بم باكي هر كسي كاس بتشمل ديجي داعش براوستم همي تشتغل بكم وشاري بكم هذه خوي اخو كردستان كم براستي ولي ما زوزو برز كردو تو وكو بيشمريه جاري داس بك تو خلكي كي جان باج خلكي اوليري تو چند دلخوش افريقيا برافكو زور دلخوشم حتى دواد لو بيخ بينم دفاع لكوباني هذا كم ورما زور برزامه پێشمەرگەکان هاتینا هەتا کۆبانی ڕزگار نەکەی ناگەڕێنەوە هەیڤێک بووی دو ساڵێک بووی دو ساڵیش بنە ئەمە ئەتەوە مۆدەینە بەێ سپاسیاوە دەکەین من وەکو پێشمەرگەیەکی شاری کەرکووک هاتووم لێرە خزمەت بکەم بە شاری کۆبانی هەر هاتووم بستێ خاچی کورسان لە هەر شوێنێک مەترسی لەسەر بێ هاتووم لێرە دیفاع لێ بکەم ام بچن کابنیرن سوریه لسر چوینا پیشمرگیان جبو کوبانی چه دفکره وزیر لهواتنا اجتماعی سوریه دبیجه که او چوینا پیشمرگیان جبو کوبانی کارکی باش دبینه علی حیدر وزیر لهواتنا اجتماعی سوریه ده درباره چوینا هزین پیشمرگی جبو کوبانی جروداوی را گوت او چوینا پیشمرگیان کردستان جبو الیکاریا براین خواهین لکوبانی وکه گاوکه نتوی دبینن علی حیدر دیار کرد که او لگل هر پنگاوه کنه جبو نهیشتنا ترور داعشه و چوینا پیشمرگیان جبو کوبانی پنگاو و گاوه که پیوسته جبو نهیشتنا و گروپه نافبوری گوت بری نها ترکیه ریل بر چوینا آلیکاریان جبو کوبانی ونت کرد لی پشتی گواش و زخت ناف دولتی ترکیه راضی بو که آلیکاری بگه کوبانی و سینورین خوشی وکرد حیدر تکس کرد که چوینا پیشمرگیان جبو کوبانی گاوک نتویه و پیویسته کرد آلیکاری براین خواه بکن جبر که داعش دجمن مروفاتیه و دجمن هر کسکیه لوما او چوینا پیشمرگیان کارکی باش دبینن هناك سياستوان تركيا لهندري تركيا ولدروي تركيا نرينا خوال سر سياسة دروا يا تركيا تينن زمان هناك جوان لقل ويكينا تكزدكن كو أنقرة ده هياما 24 دم جميران دا براين خواه بريار ده كوري بده هيزا پیشمرگين كردستاني كو دناوا آخاوي ولاتي را
جبو براوانیا کوبانی درباس ببن. اف یک دمکه ده که اردوغان بری نهارا گهاند بو به تو شیوه کی او رینا ده هیزا پیشمرگه ده سر آخا ترکیه را درباسی کوبانی ببن. kullanmak da suçtur. Çima Türkiye rêda hêza pêşmergehî ev nerîn û bîroboçûna hindek siyasetvanên Tirkiye yên navxwe derveyên wî welatî. Li roja 19 Oktoberê Recep Tayyip Erdoganê serkomarê Tirkiye got Tirkiye rêna de hêza pêşmergehî di axa Tirkiye de ji bo Kobanî derbas bibît. Herwesa got jî tucarî razî nabe ku Amerîka alîkariyan bo şervanên peyedê bişîne. Li rojekê paşan mevlûd çavuşoğlu ragihan پێشمەرگە دکارە دا ئاخا تورکیا دا دەرباز ببێت و ئەمریکا جی دکاری چەکان ji بۆی بشینە. پرۆفسۆر ئاکین ئۆمڤیر di malpera Cizîreya Englîzî de babetek li ser siyaseta derveya Tirkiye nivîsiya dibêje erê di heyama 24 demjimêran de çi tiştek hate guhertin ku wekir pêgeh û biryar an ku bîroboçûn û nerînên Erdogan lawaz bibin. Akîn wesa hizir ket ku givaşên Amerîka dawî bi serdemê desthilatdariya Erdogan aniye. هروا آماجا پیکت کرد اف گوهرتن د سیاستا درویا ترکیه ده داوی سیاستن اردوغانین لدوره گوبانگشه بو به هفراجیانا نتوان دکه. اکن د بیجل پشتی 2011 ترکیه باجو خوکا شاشین خود ده به تایبت الپشتی بویرن کوبانی. او پروفسور اگر سرکی وان به هولانجی ود گرینید بو بازنا انگو خلکا کا بچوکا بریاردانه لانقره کو اردوغان و داوود اغلو و چند کسکین دینه. سینان اولجین دیپلماتکار برای ترکیه لروزنامه وال استریت جورنال آماجا پیکت کرد که دو اگرین سرکی تپش گوهرتنا بریارن ترکیه دنه لهمبر شاندنا هیزا پیشمرگی با کوبانی یا اگه سینان نویسیدود بجید اگر کوبانی بکوه و نافخویا ترکیه پیش روژا سیاسی و پروسه آشتی بکوه برمترسیه نا ایتزانین اردوغان و تیماوی جبای کیوه در رون سینان دبیجه اگر کدن یه پیکات یشویه که ترکیه خوازید لداوی دمن خل هوا را خوب چید و نرمیه که لهمبر سیاست امریکا نشان بدد حتی که بکارید الویر که هندک آرمانجن خواه صاحب کتوب دست بینید لناوینا پروژه ترکیه لندن گوناوینه که وکولین ترکیه بریتانیا فادی ها کورا ماجا پیکت کرد که اف گوهرتن یا سیاست درویا ترکیه در انجام گواشن اروپای سر انقره لگوری گوتنا ها کورا امریکای ول ترکیه کری کو به بجار بمینید هیا کو ترکیه جی ری بده پیشمرگه دناف آخوی ده درباز بید لگوری گوتنا ها کورا در انجام هندک بریارین شاش ین اردوغان یو کری کو چنمای ترکیه ده ایتا و در کرن باشترین بلگجی جبوی به آرمانجه کرسیان نتفدهی آنکو نهرتمیا جواتا اولهیه بو لفادی ها کورا آماجه پیکت کرد باندوریا استراتیجیا و بریاره دکویت سر پیش روژا کوبانی و شر دجی داعشه که هشنا ایتزانین چه پیش روژک دبید بو ترکیه یا دودل الهمی بریارو انخوا تایبت لهمبر داعش و کردان پرا دناورا باشورو باکور کردستان دا او پرا کوه پیشمرگه این کردستان دسر درباس ببن و جوروی بری خوبدن کوبانی نها پیامنیر ما سلیمان علی خان لسر وی پریه کو پشتی دمکه وی پیشمرگه دیرا درباس ببن سلیمان تذکاریش مره هنکی بحثا وی پری بکی پرا سیراتنا لی پرا دناورا باشورو باکور کردستان دا پرا پیشمرگه هم پرا درباسمونا پیشمرگه هم چناوی لید کی بکه او پر چه قاس دریج دکه یعنی پشتی وی پره چه قاس ادی باکور کردستان هیا چند متر دمینن بله دل بخوین وقتا گوتی از نکال سر وی پره ما پراکو باشور و روج آوا یعنی باکور کردستان پیک وگریدت او آلیه دیه کو الپشت مدیار بیت او فرمانگهن باکور کردستان نه سلوپیا الویره درگه خابورت وجنه ام الویرل ابراهیم خلیلن اف پرا چونه یا چوینا خلکی چوینا بو باکور کردستان و بو ترکیه پرا الوی آلهانه اگر شوان آلیکاریا ممکن تو نشان بدد او پرا دی پرا هاتنه یعنی چون الویدره هاتن جیش بو باشور کردستان الوی پرا دیه لی بری از گلتا باخوم دل بخوین نکه حوالن ما پیشیه واسه هم آگه دار کنی واسه زانیاری دانه ما کو پیشمرگه ممکنه ات پرادی دا بچی در باز ببی نجوه پره یعنی پرا
هاتنه بچی اجبار اف هر دو پراجی هاتنه والا کرن الگورکو مزانیه ج مغرب و ج روج آوا و حتی نه اف پرا هاتیه والا کرن وکو آماده کاری بو چوینا پیشمرگه لی دیار جنشکا و یعنی پلان هاتیه گوهرین بحثویه که تیتا کرن کو ممکنه پیشمرگه نکه ج پرا چونه یعنی پرا هاتنه جویر درباز ببیدن یعنی برواجی کرنه اجا اگر الویرجی درباز ببن دل بخوین دیسا ام الویره ام شین رومال بکن ام شین کاروان اتومبیلن پیشمرگه ببینن که کنگی و درباز بن کنگی گهنه سلوپی ام شین الویره ببینن جی لی وک ما گوتی بریار بو کو ادویره دا بچن جنشکا و واسا پلان کرینه کو جالیه دی بچن بله سليمان قال لك نيزك فاسي كو از دبينم لبشتا هناك لمبا خيادكن او باكوري كردستانيه اري او كل بشت من دياره او سلوبيا او باكوري كردستانيه ال يعني بيويس بولفيري بشمرجا في بريدا درباز ببي بتشيا وي الي و دياره بري هنجي حسابويه كي هاتيا كيرن کاغت اینوان بریو برنه بو هنده کو الویره درنگ نمینه تنه خارنه تشتاكيدن سليمان درباز ببن اوكي تشتاكيدن چونو هاتن وككو ايرو تنبو يعني چونو هاتنا خلقه چونو هاتنا کامیونان بار هلگرین بازرگانیه راوستیا بو چاوا بو روشا سینور چاوا بو بله هندي عمل فيري ديارة او مثلا هاتية راوستاندن شوان بلا آلي كاريا ممكن فيري ديارة كو كاميون بريز بونا الهيفينا كو داري جوان راجي بيدا فاكرن هروها تاكسيين تركيا جيل فيري بريزن اوتومبيلين كو دچنا تركيا همي بريزن همي هاتن راوستاندن حتى كو اف مثلا چوينا بيشمرگه بدي ماهي بيتن يعني بو موايكي اف كاميونو اف تريلو تاكسيين كو هاتنو چونت كان خلكتينن قالوا بلاتينن دبن او هاتن راوستاندن حتى كو اف مثلا بدي ماهي بهتن لبرادي شوان اگر هاري مبكاتن لبرادي وك ما قوتيها او هاتنا لديارة بزافك الويري تشيبويا چوينك هيا دبيتن او اوتومبيل بنين كول بيشيا بيشمرگي دچن اگر ببيني باسك هيا دل بخوين باسك تيت او ديارة كويا هاتنيا للبرواجي ويجي عندك اوتومبيلن دي دچن دبي او سر كاروانه پشمرگه یعنی هم دکارم ببیجن سلیمان هم دکارم ببیجن ادید سروی پریرا پشمرگه دست بکرن که در باسی باکور کردستان ببین اشتباه او قصد دیار دبه بله يعني دياركو جهشتنا سري بري يك دو اوتومبيل جهشتنا سري بري خوا يعني راسنا خوا الهيفيا اوتومبيل اندين پشمرگه يدگرن هندك شوان هندك قربالغ البيشيه ديار بيتن جبر الفي آلية ما النزيك دچن بوه پره يعني براستيجي از نظانم بوچي وصاكرنا بلكي جي الآلية دي مثلا چوينه الوه پره خوشتر بيدن بو چوينه جبر بري نوكا خلقه كي زيده وك مزاني لباكور كردستان هاتبونا داري الوه رجي هندك قربالغي چه ببود بيت آلیه دی یعنی آلیه باکور کردستان جی او داخوازه کرد بید کو جوه پره پشمرگه جوه پره در باز ببیدن بو هنده بلکه الوی آلی وکی چاوال آلیه باشور قربالغ هبو الدرگه جور کتنه بلکه الویره جی او قربالغ دیاره مبری نو که جی دید قربالغ هیا ادبیتن کل درگه دی نوصا قربالغ بیش بر هنده جی او پلانه دانیه کو جه پرا هاتنه پشمرگه جویری درباز ببید بچید بو باکور کردستانه ام هشتا الهیوینا دل بخوین ام ببینین او هر دو یان او هر سه اوتومبیلن کو هاتنه دیارن سه اوتومبیل هاتنه هر یک جوان چند متر جیادی دورکتیه و راوستیانه سه اوتومبیل هاتنه سروی پره و راوستیانه دبیتن او الهیویا کاروانی حتی تمام بونا کاروانی پشمرگینه یک جوان دیسا دست بحرکه کریه اول ویره 4 اوتومبیل از بینم از نظانم ده اکرانی دا چاو دیاره
الجور زانیاریان پشمرگه یا اتومبیل پشمرگه نوکای تانکین خوا یعنی پانزینی دادگرن جبر هندجی هنکی جوان درنگ ماین دل بخوین. بله. وصل جمرات يقولون كو پشمرگه الجهه كلوي آلی راستياينه او اتومبیلن کو پانزین و گاز ویلوان کیمه دادگیرن بو هنده بشین در باز ببن بو باکوش بر دوزانی ریکا دیر و دریج البروان هیا بو چونا اورفای و جویرجی بو ببورا چونا روحای و جویرجی بچن بو پرسوزه و در باز ببن بو کوبانه بگمان دبکو ریاوان گلکی دريجي بك اگر وك باشور كردستان او قاس قربالغه كمزن هبه وري ندنوان كو پيشمرگه وقتي خواستن بو سرعتي بچن كوباني دبكو لباكور كردستان جي ريگلكي لپيشيوان دريج ببه بگمان امي جباكور جي بريا پامنين خوا بريا تيما روداوي امي دل بخوين رومال يك تشتهبو متخاص از بيجم دل بخوین پشمرگه گل وی کاروانه پشمرگه هات بو در ریدال گل پشمرگه سوار بویا و الحاحد که اصرار که الا اوجی بچی یعنی ناوی نقید کریال گل پشمرگه کوده در بازی باکور کردستان بند چن کوبانه او حتی وری جهاتیه گل پشمرگه و تخازید بجا از گل دکارن سلیمان یعنی مثلا پشمرگه کی خب بخش خب پرانی وان خب بخش دچن کوبانی یعنی بلکی گوتنک جبو کردین ماین روجوا نپر ناسکری به خب بخش یعنی متطوع دچن کوبانی بیت مقابل و بیت تشتکی پنید خازن کوبانی ایرشین داعش بپاریزن پشکریا خلق کوبانی بکن بشکی کردستان یجی کوبانی دکاره یعنی یک ببیجه ازید چم هما بار لاتومبیل سوار به بچه کوبانی او درفت هیا والله ام جی نزانین حتی وی هاتیه یعنی جیل دری چاویا ام وی نزانن براستی بس از تخمین کم کو او یعنی ریج وی رانای دادن جبر بلی نکاجی دیاره کو کاغت هاتینا پیشکش کردن بو عالیه دن او کو در باز ببید صادی صد ناسنامه الوانی پشمرگه هاتیه هنه او يعني رازبون صادي صاد السر جبرت تزاني دل بخين يعني مثلا در بازبونا سنور دولتك دونه بخوازي نخوازي يعني بيويستا هناك تشين بري وقتي هناك تشين فرمي هبن كاغات هبن هركز نشتن حساب صانعي در باز ببيتن لي او پشمرگه اصرارت که دیاره حتی دری جهاتی الگلوان کادی چوی نوی بو پشتین که چه بیتن عالی سلوپی ام بیجن درگه خابیر کادی چه بیتن او ام دی پاشی زانین که او پشمرگه دی در باز بیت عالیه دی یا نه بخوی باشه اگر کو رخ نخشره در باسپونا پشمرگه جه کتنهالی نه گوهرتن کاروان پشمرگه و وی پری در باس بکن و بچن سلوپی جسلوپی و بچن جزیره بوتان جزیره و درباسی آلی نصیبی نه ببن نصیبین جی لسر سینوری قامیش لیه جورو بچن مردینه جمردینه و بچن قزل تپه بچن ویران شاره جویران شاره و خب بگین روهای جوی بچن پرسوسه جی و بچن کوبانی لی از اینها بچن پرسوسه سلیمان لگل من به جوه داره پیامنر ما عمر کالو به مره عمر جیش خب بخواه کوبانیه عمر شفاش و چه لجمتا هیا چاول و داره بحثا هاتنا پیشمرگه یان تکرن بله بالبخوندن باش انا ام سرية كوباني من نظارة سروجي وكوباني دا إذن پیشمرگه پشتی گل بالا فر جها باجر راه طيبون هاتن جيش الزداري باجر پرسوسي وجوري در واسور راسترات الجهان رانا وسيان آتن زداري نافندك بوليسان هيا للدرب پرسوسي لسرية كوباني يعني نظارة هيزن پیشمرگه ين كو بريا ازماني را هاتي ونظارة وان وباجر كوباني در دور 7-8 كيلومتران تنمايا تشتغل پیشوان نمايا خويا دبا كروي اوانا البندا
هزين كودريا بجايرة يشتين وبجنها بهبرة درباسن نزان تابع دمه آنان امنیزی وان در دورا ده 15-20 متران امنیزی که نوع نواندن هل برنام ناهلن هو نزیکی وان درام ببن عمر يعني هزين أولكارية تركيا ناهلن هو نزيكي وان ببن بارا باخفن بارا ديالوجي دينن الدورة آواهية نادل بخي ناهلن نزيك ببن ودورة آواهية قو پیشمرگه تیبا دي كنترول كريا بوليس ما دستور الوان خاص قوتن بدر قدخية ديمان بدري كاميرا الوقت كار بكن قو قدخية دور هرنج بروه من نکاری بود دیگه نمیدن نظر و نوانده پولیسان و هری مکانی مگو 7-8 کیلومتر هنه که خاله هری داویه یا پولیس ترکی ارتش ترکی پشتی وی گو جبر بلدن پیشمرگه و راس در باسی دری سینوری ببن در باسی ناوا بلی عمر وید مرشد پنره را در باس ببن دل بخوین جبر که جهن کردست هیزین کردیدان الباجار کوبانی ام دکارم دیگه کاخا گمرگ دری سینوری و بالی روجاهای بازار کوری و تا گنده تلشعری در دور 3-4 کیلومترانه و از در دارسن دری بلکه یعنی که نه آرام به یعنی تخمین بکن بلکه نه دری روی در باسه جه گیدن را عالی روجاها در باسن جه دری آرامتر هنه سبر که چکدارم رخصنا داعش دری بردوام به هاونان به توپان توباران دکه فشک بکنه که یعنی نه آرامد و در بله خلق عمر خلق ملت چاوا بحثا هاتنا پیشمرگه آندکه دل بخوین خلق دشکی چاوره بو ادی وان روز دوین ادی عاجز بودک جمع خلقه چه بود بو درنگ ماینا هاتنا پیشمرگه آن خلق لوه داره پشتی ویره کفتنا دنظر هر نویزی کردی دل دهو که و بریار پرلمان کردستان خلق گلگی پیکی خوشمو پی سربلند بون و بهاتنا پیشمرگان بندوار بون حتی مراد پرسیان مراق دکن ایرو روژا بوری برول وان در دور سینور خلق گلگی کمد بو لبو تفگر خلقی خویا بو آنا جلنا و باگر پرسیس دیس لبو تفگر ہے تبی دست سبا ہے هر قنجه گدنری چند جوان لی سکین هر قنجه چند کس لی سکین چای کرنش پارا و کندادین برخوا اوجگی مراق دکن دشوپینن خلق گلگی که خوشه به هاتنا پیشمرگان وکی مگوت دیزه داوی دگوتن از بریارن داوی بهرتن داوی قدروشا کردن روجاواده چه بوی رکتنا دهو که و بریار پارلمان کردستان بشاندن بو شاندن پیشمرگای جهری مکوبونی را خلق دید گوت هم کبن گمانن و کنگیل سر عرضه ور جیب جی کرن ایرو وایا یکنین گاو جیب جی کرن که هیزن پیشمرگا لبر کوبانه نه نبر وان کوبانه 6-7-8 کیلومتر کنمانه بله زور سپاس عمر امی بطرابن جی عمر کالو پیامنیر ماج پرسوسی بریا تلفونه لگل مبو هیزا پیشمرگا در دایا او دچه کوبانی جبوکو بشتاری شره لدجی داعشه لوی باجاری ببن چونا هیزان و شاندن آلیکارین لشکری جب پرچه کی کردستان جبو پرچه کی دنیه کردستان دیروکا کویا دورو دریشه برجی هیز جشورش شیخ سعید شیخ عبدالنهری لباکور کردستان هاتن شاندن امی بهفره بریا وی فیچره مخواست ام بهفره لوی فیچره تماشا بکن فیچره کوچاوا آلیکاری برای شیخ عبیدالله نهری را جهات بوشاندن جبو باکور کردستان و هر وها جبو رجلات کردستان جهات بوشاندن جبو پیشوا قاضی محمد هات بوشاندن پیشمرگه کردستان بسرکشی ملا مصطفی بارزانی د آوا کردن کومارا مهاباد داجی آمده ببون د سال 1946 دا ملا مصطفی بارزانی ببو سروک ارکان ارتش جی امی بهن ودانه که بدن و پشرا امی بهفره د بولتنا بیدا لوی فیچره کومه تایبت جبو آماده کریه امی بهفره تماشا بکن ساعت 4:53 دقیقه افنیزی که 2 ساعت ام لگل هف بون و رومال کرنا مجی بردوام دکه نفکرن که شهو کتیا خو رازای شهو شیاره اوه پشتی من و رومال کرنه بردوام که حتی جاره کتن هر شاد و بختوار بن شب باش
کلیکک بسا بوکو بیجی ازیده دردزانون. پورتال روداو کمکریا بر همین طورا مدیایا روداوه. روداو.net پورتالک بنوترین تکنولوژیا زانیارین هری داوی داده به زمان کردی و انگلیزی. آمراته هرچه به اپلیکیشن آمه بوی. شباروی اگه دبیجن روداوته نوچه آمه. Nick Harper, New York, Rudow. The release of an additional 29.6 million. پێش هەموو شتێک سوپاسش بۆ ڕوودا و ڕاستی وەکو تەلەڤیزیۆنێکی پرۆفشنال معاملەتان لەگەڵ ڕووداوەکە کرد. پێشویستم زۆر سوپاسی کەناڵی ڕوودا و کەم بەڕاستی پیشانی دەکە یەکێک لەو کەناڵە پرۆفشنالانەیە کە لە ئاستی کەناڵەکە هەر پێشکەوتوەکانی دنیا دەتوانێت ڕوودا و خەبەر بگوازێتەوە. بە دڵنیاییەوە ڕوودا و وێستگەیەکی گرنگی کاروانی ڕۆژنامەگەری کوردی بووە. دەستخۆشی لە کارمەند و پایانێرەکانی دەکەن. Held ambition Lorna Shaddick for Rudow in Washington. من تەماشای ڕووداوەکەم قەناتێکی زۆر سەرکەوتووە و باشە بینەری زۆری هەیە مەکاتبی باشیشیان هەیە خاصەتەن مەکتەبی واشنگتن وەکو قەناتێکی ئەخباری بەڕاستی لە هەموو قەنەواتێکی تر پێشکەوتوتر. لە هەر کوێ ڕوو بدات لە ڕووداودا دەیبینی. ئێمەش نەبین هەر ڕوو دەدات بەڵام ئەو کات ئێوە نایبینن.
ڕۆژ باش ئەو هێزەی بەرەبەیانی ئەمڕۆ لە فڕۆکەخانەی هەولێر بەرەو فڕۆکەخانەی گاپی ڕۆها بەڕێکەوت گەیشتە شارۆچکەی پرسوس لە سەرسنووری کۆبانێ. نێچیروان حوسەی نێدراوی تۆڕی میدیای ڕووداو لە پرسوس ڕایگەیاند هێزەکەی پێشمەرگە لە شاری ڕۆهاوە گەیشتە شارۆچکەی پرسوس. پرسوس تەنها دەخولەک بە ئۆتۆمبیل لە سەرسنووری کۆبانێ دوورە. کاژێر یەکی بەرەبەیانی ئەمڕۆ هێزێکی پێشمەرگە با فڕۆکەیەکی تورکی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەڕێکەوت. نزیکەی کاژێر 2 خولەکی بەرەبەیان لە فڕۆکەخانەی گاپی ڕۆهانیشتەوە. هاوکات هێزێکی دیکەی پێشمەرگەش کە چەکی قورسیان پێ بەڕێگەی زەمینیەوە لە دوێنێ نیوەڕۆوە لە شاری هەولێرەوە بەڕێکەوتون ئێستا گەیشتونە تا دەروازەی ئیبراهیم خەلیل. سەرنجتان بۆ هەندێک گرتەی ڤیددیۆی ڕاکێشم کە گەیشتنی پێشمەرگە لە دەروازەی ئیبراهیم خەلیل نیشان دەدات. زۆر وێمیان بەرز کرد پێشوازێکی گەرم لە ژن و مناڵ پیر و بچووک زۆر پێسەر بەرز بوو بەڕاستی. وەکو پێشمەرگێکگو دیار دل بخۆین ئالا کوردستانی خواڤەگیریدایە چەند دڵخۆشی ئەمە ئیشڵڵا زیترین وەخت دێ کۆبانێتە ڕزگارکردن هەر جهەیەکی پێشمەرگە بچێتێ دێ ئارامی لێ پەیدا بێت هەر جهەیەکی پێشمەرگە لێ بچێتێ دێ زیترین وەخت کوردستانە ئەم معنەیاتی پێشمەرگەیەکی زۆر بەرزە. هێزی پێشمەرگەی کوردستان کە نزیکەی کاژێرێک پێویستە گەیشتنە دەروازەی ئیبراهیم خەلیل لەوێ بۆ ڕووداو قسەیان کرد سەبارەت بەو ڕووماڵی ڕووداو کە کەمێک بەر لە ئێستاکرا و سەرنجتان بۆ ئەسلای فێک ڕاکێش. بۆ خەڵکی دووکن زاخۆناتەکن ئە پێشوازجل مەهێتەکردنێ بارەمبەری وی دژمنی هەندێکی پتر ئەزی گەشت بم وەکی هەر کەسێک ئەس بچمە دیژی داعشی بڕاوەستم هەمی تشتی گەل بکەم شەری گەل بکەم ئەزی خواگوی ئاخوا کوردستانێکم بەڕاستی ورەی مەیان زۆر بەرز کردەوە. تو وەکو پێشمەریەک جارێ دەست پێکێت و خەڵکی کیژان بۆ خەڵکی هەولێرێ تو چەند دڵخۆش ئەفریقا بەرەف زۆر دڵخۆشم هەتا دوا دڵۆپی خوێنم دیفاع لە کۆبانیا دەکەم. ورەمان زۆر بەرزامە پێشمەرگەکان هاتینا هەتا کۆبانی ڕزگار نەکەی ناگەڕێنەوە. هەیڤێک بیت و ساڵێک دو ساڵیش بنە ئەمە ئەتەوە مۆدەینە بەێ سپاسیاوە دەکەین. من وەکو پێشمەرگەیەکی شاری کەرکووک هاتووم لێرە خزمەت بکەم بە شاری کۆبانی هەرپار هاتووم بستێ خاچی کورسان لە هەر شوێنێک مەترسی لەسەر بێ هاتووم لێرە دیفاعی لێ بکەم. چوونی پێشمەرگە لە باشووری کوردستانەوە بۆ کۆبانێ لە دوێنێەوە تا ئێستاش دەنگدانەوەیەکی زۆری لە سەراستی باشووری کوردستان و بەشەکانی دیکەی کوردستان هەبووە هەروەها لە سەراستی میدیاکانی جیهان دەنگدانەوەی ئەمە هەبووە هەندێک لە میدیا دیارەکانی دنیا سەبارەت بە گواستنەوەی ڕەوشەکە و وێنەکان سوود لە گرتەکانی ڕوودا و وەردەگرن لەو بارەیەوە سەرنجتان بۆ دیمەنانە ڕائکێشم لە راپۆرتێکدا کە کاردانەوەی خەڵکی کوردستانە سەبارەت بە چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ. ژن و زەڵام ji hemî توێژان li ser caddeyan çavareyî beşdarîkirinê di rojeka dîrokî da ji keyfxweşî û dişadiyan da çavên wî perî rundik bûn û neşiya gotinên xwe timam biket. Pêşmergeh akî bêjin jiyana miletê Kurd e yanî heqû bê pêşmergeh jiyan pirêve naçît û hestê me berhemerî hemde çi dîne yanî pêşmergeh heme çi dibêjî zêde ev gence pêşmerge ye û çavarê karwanê wan pêşmergeyan diket yên ji başûr diçine Kobanê û xwaziyar e ew jî bêbeş nebaye ji vî karwanî. Helbet ez her pêşmerge me ji bixwe û teqrîben 3 rojek 4 rojek mayîne diçime sengerê şerî û min hes kir hîvî û ormancet me hebûn ku bibim êkî şwan pêşmerga evê diçin beref Kobanê ve Kobanê ji her xelkê me û xalka me û Kurdêt me ne ferq û cêwazînîne navbeyna her çar parçet Kurdistanê da.
شرکرنا دجی چکدارن داعش لهر پارچه کردستانه بو کردستانیان یک آرمانجه و بدیدنا آین اسلامی جی چل شنگال بیدیان کوبانه پیشمرگه و شروانه بهتا کشتن هر شهیده پیشمرگه اگر امریکا بچتا کوبانه آیا فضلوی و کیو پیشمرگه یه برابانی الشنگارت کتن بله تأکید کینه و فضلوی هر نفسی فضلویه چونکی فرقیت ناف بین کوبانی و شنگاری و دهوکی و هفليرة بايتخت دانينا تعدى العرض وناميس وطني ما كريابا نربر ديني القلمة كريابا وإنما ياد قلمة كري چنكي هم ملتكين ناوي كرد السرمة وكرجي نما خدا كرد رب العالمين ميداين كرد شاندنا هزکا پیشمرگی جبا شور بروش آوا لسر بریارا سروک هرمان کردستان بویا به رازی بونا پرلمان کردستان که دهتا پیش بینی گرن سه مهان لکوبان بمینن ولاتین دهوکه ین هاتین از سرجادهان هلگیرین ایک پیامن او جی کاچه و دلخوشن بو کنترول کرنا زمار و دوروبر نوی کلجر دست چکدارن داعش وسط دلخوشن جی بو چونا پیشمرگه بو کوبانه دا کلجر دست چکدارن داعش بپارزن عبایت رشاوای روداو دهوک سلێمان ئالیخان نێدراوی تۆڕی میدیای ڕوودا و کە ڕووماڵی ڕۆشنی کاروانی پێشمەرگە کات ئێستا لەسەر پردی نێوان برایم خەلیل و خاپورە. سلێمان بەتەنیا لەوێ چیەکەی لەشکرەکە چی لێ هات؟ شاهو اف پرده یا هاتنه یعنی باکور بو باشور کردستانه شوان اگر هاریم بکد الویرجی دیارکو بجن خیر بین بو هرما کردستان عراقی وکو نشانه کو اف پرده یا هاتنه یا نه یا چونه لی افروکه یا هاتی ترخان کنه بو هنده کو پیشمرگه پیدا بچید برف باکور شوان اگر نشاب بدتن کامرامان دیاره اتومبیل پیشمرگه هیدی بریزد بن نزیکی پرده بود در بازبونه شاهو اگه هم ببینن چند اتومبیل ریز بوینه اتومبیل دیجیت پیشمرگه دیاره وقت مزانی سرای دانه هندک شوان پانزینی و گاز وایل داد گیرن بو هنده چکی دیاره ریا وانجی وقت زانی یا دیره هیدی اوجیت هن الوی آلیه دیجی هندک اتومبیل هاتینه پیشوازی وان یان بو هندک و ری نشاب دن الگلوان بچن اتومبیلی چن اتومبیلی حکومی یان اتومبیلی سربازی اتومبیل حکومی دیارن اونا مثلا الوی دیارن نویسیه دارایی یعنی حکومت کردستان نه دیواهی اوی پریشاهو فرمانگهن گمرک و ین سلوپی نه یان وکی الباکورد بجنه درگه خابوریه الویره دیماهی اوی پرده او خاله یاکو ده پیشمرگه لی درباسی یان گهی تا باکور کردستانه و جویره جی برف ئارمانجە دیماهیەک و باشە هێندەی ئێوە زانیاریتان هەبێ هێندەی ئێوە زانیاریتان هەبێ کاروانەکە کە دەچێتە دیوی باکوور لەوێ بە هەندێک پرۆسێسی بۆ نمونە پشکنین و ئەوانەدا تێپەڕێت یان ڕاستە و ڕاست ڕێگەکەی بۆ کراوەتەوە بڕوە بەری نوکەژی دیارە وەکو کاغەزێت وان هەمی هاتینە سەرڕاستکردن بەری نوکە ئامادەکاری بوو وەیەکێ هاتینەکردن ji ber hindê jî ew pêşmergeyên ku nûke dihên derbas bin hemî diyar ku hem nasnameyê wan hem jî otomobilên ku ruxsat bi hatiye dan biçin hemî diyarin destnîşankirîne divêrê ra dîrek derbas bin beref Bakur. Şahûd bît ev pirde bûye hatibîte terxankirin bû çûnê herçende pirde hatiniye bû hindê ku ji ber ku pira diyê li deriyê xabûr yan li Silopî xelkekê zor حاضر بووە بەلکی حکوومەتە تورکیا یان دەسەڵاتدارن تورکیە دەرگەهی خواستە بیتن و پێشمەرگە زوول وێرە دەرباز ببیتن نەکەویتە ناو وی خەلکێک و هاتینە پێشوازیە پێشمەرگەی ji ber hindێژی ئەف پردە ڤاڵاکiriye بوو çûnê nek pirda durist ya çûnek û ya layê diye hêzên pêşmerge wek min gotiye otomobilê wan nuke elvêrê diyarin birêz bûne هێدی ژمارەیە وان زیدە دەبیتن بە مەبەستاوەیەکێک و
اف ريزا اگر تمام ببیتن کو اتومبیلن دینجیت کو خارنگه بون خارن و تخارن اوانا هیدی درد کفن دیاره تخوازن همی پیگ و جویر در کفن برف باکور بچن شاهو تشتێکو دەفمە هەی ئەvێ باشە یعنی پاسپۆرتیان پێویست نەبوو بۆ چوونە ناو تورکیا تەنیا ناسنامەیەکی سەربازی بەس بۆ بووەوە دیارە بەرینوکە هەفکارێمە غەریب مەجید ئەو پرسیارەش پێشمەرگەیەکی کرد کا چاوە دەرباز بن ئەوی بەحسەوەیەکی کرد و تنێ دێ بە ناسنامەیە پێشمەرگەواتیە دەرباز ببیتن ئەڤەژی دیارە پێش وەخت توان کۆمبوونێت و بەرینوکە وەکو حکوومەت هەرێما کوردستانê û gel desaladdarên Tirkiya li aliyê Bakur diyare ev tiştene hemî pêş wext tertîb kirîne bû çûna pêşmergey nav û otomobîl û çekên ku dê çin ev henê hemî pêş wexte hatîne amadekirin hemî hazirî bû hatiye kirin û nuke bû hindê diyare bû hindê bûye jî ku ev çûn li vêrê قەرەباڵاغی جی هەم دروست نەبیتن لەسەر vê perdêjber çûna 200 kesa yan dehan otomobîlan û wî çekî eger pêş wext amadekarî bû nehête kirin şaho qerebalagiyeka zor dê durust bîtin û dê berjewendiyên xelkê dî jî rawastin ew xelkê ku rêvîngin musafirên normal باشە هێندەی ئێوە بزانن ژمارەی ئەو ئۆتۆمبیلە سەربازیانەی کە دەچنە باکووری کوردستان چەندن هندی ما گولی بوی بحثا دورین پنجی اتومبیلا هیتا کرن شاهو دورین پنجی اتومبیلا یک کم دوزده جماره درست دفمنینه لی بحثا در دور پنجی اتومبیلن سربازی هیتا کرن کو نوکه هاتینه کمالگه ها ابراهیم خلیل و هر اتومبیلک چند پیشمرگی تیایه هندی ما دیتی هر یکی دو تعدابون هاي يعني شوفير وياكي ديل قال همي اوتومبيلين كو مديتين وصابون اجبلي هندك كو ام بيجن وكو باس يعني ميني باس بتشيك بون او انا هندك سي چارك تي دهبونه يدي هميجي اوتومبيلا تني دو كاستي دهبونه ادقال چکی لی او چکه جهالواتی نخافتی بو ام نزانیم درستی باشا هندی زانیاری ئێوە هەبێت هەموو ئەم ئۆتۆمبیلانە دەچنە ناو کۆبانێ چکە کۆبانێ ئێستا بەشێکی شەڕیتایە و دیوی ڕۆژئاوا و باکوورەتی کە چۆن جێ هەموو ئەم شتانە دەکرێتەوە لە ناو کۆبانێدا شەڕیان پێ بکرێت یا از زانم حتی پرسوسی اف اوتومبیل دیچن لی در بازبونا بو کوبانه براستی او زانیاریه شاهو دف منینه از مسوگر بکن بجمته دی در باز بن الویره او جی دبیتن الویره السر ریک کفن بو در بازبونه یانجی بیت جی پیش وقت رکفتن لسر هات بیتا کرن که دی کی در باز بیت دی چه در باز بیتن الوی آلی یعنی چه شیوی دی در باز بنج بر دیار حوالت مجی الپرسوزه جی و الرهای بحثاویه که تکرن که اوتومبیلن سربازی يعني امنيات تركي جي اتناف دقل اوتومبيل پشمرگی چون برف پرسوزه اجا او پروسه در بازبونه براستی من زانیاری درست السرنین از بجم باشه پیش بینی کی هزکه لسر پردکوا جولبکا برو پرینوا هميل فيرا الهيفينا كارباداس جيل فيرا الهيفينا ين كومالجا ابراهيم خليل كو او هيزا درباز ببيتن او جي نظام بدرستي كان جيدتشن لي بحثا خولكات كان شاهو ماوي چند خولكا كادا چاورتي تكرن كو او هيزا جوير درباز ببيت يعني چاورنا تكرن كو وكي چاوا ام دو كاجميرا ماين الهيفيا وی پێشمەرگەی حتا کول زاخ و هاتی الوێرەت بێژن چەند خولەکن ئەو ئۆتۆمبیلن پێشمەرگەی دێگەهنە وێرێ و دێ دەربازی لایە دیبن دەربازی سلوپی بن باشە تا گەیشتنی قافڵەکە بۆ سەر پردی برایم خەلیل نزیکەی 15 کاژێری خایاند چاوەڕێکرێک کە دەچنە سلۆپی بە چەند بگەنە سروش ji سلوپی ئەڵێ
جسلوبی حتی سروجه یان پرسوزه اگر وکی ویره بید یا کو جدهو که حتی زاخو خلق سر جاده بیتن 20 ساعت جی کیم بن شاهو لی ئەواتە پێشبینیەکرێت هەر ئەمڕۆ کاروانەکەی پێشمەرگە بگاتە ناو کۆبانێ یان احتیاجیان بە وشانێک هەیە بەو پێی کە ماندووی ڕێگەیەکی دوورن. هەڵبەت یعنی الڤێرەژی براستی هەمیە وەختەمە بەحسێ وەختیت کرد کەنگی دێ درست گەهنەوێرێ یان بڕیار چاوی ئەوانە بەحسەوەیەکی نەتکردن کادێ درستی کەنگی گەهن لێ بێگومان یعنی هەمیە بەحسەوەیەکت کرد و بڕینە vê ڕیا درێژ پێویستی بهێنڤەدانێکی هەیە پێش و بچنەت کوبانێدا ji ber ku çûna kombanê nav kobanê wate çûna şer pêşmergecî ku vê rêyê hemî bibirît û dîrek biçîte et nav şerî da belkî ya durust nebîtin ji ber hindê jî hemiya behsêwiyekê kirin ku dîrekt ji vêrê naçine nav kobanê dê çin ev ca yan li ruhayê yan jî li pirsûzê Steman Ali Xan دواتر دێنەوە لات ئەو کاتێک کا هێزەکە ئیدی جوڵاکە لە پردەکەوە بۆ پەڕینەوە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایدەگەێنێت چوونی پێشمەرگا بۆ کۆبانێ کاریگەری دەبێت لەو شەڕەدا کە چەندین هەفتەیە شەروانان دژی چەکدارانی داعش دەیکەن. هاوکات ڕێگەن نادەن داعش کۆنتڕۆلی کۆبانێ بکات. جێن ساکی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا با تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند پێشبینی دەکەن هێزەکانی پێشمەرگا کاریگەری دروست بکەن لەو شەڕەی کە شەروانانی ڕۆژاوا چەندین هەفتەیە دژی چەکدارانی داعش دەیکەن. هەروەها یەکێنەکانی پاراستنی گەل توانیویانە ڕێگە نەدەن چەکدارە تونتڕەوەکان کۆنتڕۆلی شارەکە بکەن. کاژێر 240 خولەکی ڕۆژی سێشەممە 28 دا چەکە قورسەکانی هێزی پێشمەرگە بۆ پشتیوانی کۆبانێت لە میرەی بەحرکەی سەر بە پارێزگای هەولێر بەرەو کۆبانێ بەڕێکخران. بە پێی زانیاریەکانی تۆڕی میدیای ڕووداوە و هێزەی پێشمەرگە کە دەچێتە کۆبانێ 150 پێشمەرگەن لە هەردوو هێزی پشتیوانی یەک و هێزی پشتیوانی دوی سەر بە وەزارەتی پێشمەرگە پێکدێن چەکی قورسیشیان پێ. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە بە گرنگی چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ دەکات و دەڵێت هەستیان کردووە کاریگەری دەبێت هەروەها هاوبەشێکیان هەبێت لەسەر ئەرزی واقع بتوانێت کاریان لەگەڵدا بکات. جەنساکی هەروەها دەڵێت ئەوان پشتیوانیان کردووە و باسی گرنگی ڕێگەدان بە پەڕینەوەی پێشمەرگەش دەکات لەو سنوورە. بە پێی زانیاریەکانی ڕوودا و ئەو هێزە ئێستا لە ڕەحاوە ئەوەی کە بە فڕۆکە گەیشتووە نزیکی سەرسنووری کۆبانێ بووەتەوە هەروەها وەک لە ڕووماڵەکانیشدا دیارە کاروانی زەمینیش ئێستا لەسەر پردی برایم خەلیلن بۆ پەڕینەوە بەرەو دیوی خاپوور. هاونیشتمانیانی باشووری کوردستان بە شێوازی جۆرا و جۆر هاتنە سەرشەقامەکان بۆ پێشوازی و هاندانی و هێزەی پێشمەرگەی کوردستان کە بەرەو کۆبانێ بەڕێکەوتون لە سنووری برایم خەلیل هێزەکە هەندێک بۆ ڕوودا و هاتنە قسەکردن لەو بارەیەوە سەرنجتان بۆ چەند گرتەیەک ڕاکێشم. قرآن ایناینا نزاش بوچی ایناینا حزکم پتر شویر گیرم تا قرآنش بوچی ایناینا و تو دی چلی کن بشکی از سباسیا قنات رودا دکم که حاضر بینال ویره حتی ویدمی لگل ما اف قرآن و کو دیاری بو پشمرگی ما اینا دین بو ایدا عجب زاندن چه بو سرمانتی چه قرآن دفانا نه اول بو هدیه بو پشمرگی امانتی و قرآن منف پشمرگی و سرفرازی بچین و بزفرن اول و گلک سپاس بو تلویزیون رو سەبارەت بە بەشێکی دیکەیە و هێزە کە بەرەبەیانی ئەمڕۆ لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەرەو ڕووها بەڕێکەوتن بەلا بەڕێکەوتنیان ئەحمەد گەردی فەرماندە لە هێزی پشتیوانی پێشمەرگە بۆ کۆبانێ ڕایگەیاند فەرمان بە پێشمەرگە کراوە کۆبانێ بپارێزن لە دەستچەکدارانی داعشیش پاکی بکەنەوە. چەکی قورس بە هێزی پێشمەرگەی کوردستانە کە لەگەڵ برایانی خۆیان لە کۆبانێ شەڕی پێەکەن. ئەحمەد گەردی دەڵێت ئەو پێشوازی و پاڵپشتەی خەڵکی کوردستان لەو هێزەی پێشمەرگە کە دەچێتە کۆبانێ وای کرد وەرەی پێشمەرگە بۆ ڕۆیشتن بەرەو کۆبانێ گەلێک زیاتر بکات. خەڵکی خۆشیان
دڵنیا دەکەنەوە کە لە نزیکترین کاتدا هەواڵی سەرکەوتن لە کۆبانێ دەبیسن. هێزەکانی پێشمەرگە بافڕۆکەیەکی تورکیا کاژێر یەکی بەرەبەیانی ئەمڕۆ بەرەو ئۆرفا بەڕێکەوتن بڕیارە لە نزیکترین کاتدا بگەنە ناو کۆبانێ. پێشمەرگەکان باش خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی لە کۆبانێش شەڕ بکەن بۆیە پێش ڕۆیشتنیان بۆ ئەو شارە کە بەشێکی زۆری کەوتوتە دەست داعش گورانی سەرکەوتنیان بە کۆبانێ دەگوت. ئەوان دەڵێن شەر بۆ پاراستنی کورسان دەکەین لە هەر شوێنێکە بێ هەر زۆش هەردوو پەنجەکانی خۆیان وەک نیشانەی سەرکەوتن بەرز دەکردەوە. فەرماندایەکی باڵای هێزی پشتیوانی پێشمەرگە باس لەوە دەکات کە خەڵکی کۆبانێ بەجێ ناهێڵن بۆیە ئێستا جگە لە پاراستنی ئەو شارە کوردیە لە ڕۆژاوای کوردستان هیچ شتێکی دیکە لای ئەوان خۆشەویست نییە. داواسمان تێکەنێ کەم خۆمەدە بکەن بچین بۆ هاوکاریکردنە برایەت خوڵ سارێ کۆبانێ هەر بستەکە خاکا کوردستانê çi li Rosalat, çi Rojava, çi Bakur, çi Basûr bû me hîç ferq naketin Kurdistan e û em tamadeyne xulse şeref û kerameta xaka xwe bideyne kuştinê. ئەو هێزەی پێشمەرگە کە بە باشی مەشقیان لەسەر چێکی قورس کردووە هەمویان جلوبەرگی کوردیان لەبەر کردبوو. دەیان گوت بۆیە ئەو جلەمان لەبەر کردووە چونکە دەچینە پارچێکی دیکەی کوردستان و شارێکی کوردی دەپارێزین. طبعا 150 نفر اسناده اوه نه مشاطه اسناده یلسته چکی خورسیشت کتن بروی هندی او چکی کوی گاوید گمه دایه 150 نفره همه او نوید که دوره دیتر سروه چکی خورس و اوید وانن چون که او بس اسناده انشاءالله بیرو باوریت مل و چکی پیسترن. پێشمەرگەکان ڕاستە لە باشووری کوردستان دەچن بەڵام خۆیان تەنیا بە پێشمەرگەی ئەم پارچەی کوردستان نازانن. ئێمە خۆمان بە پێشمەرگەی هەر چوار پارچەی کوردستان نەزانی بە پشتیوانی بەخوای گەورە ئێمە خۆمان زۆر بە سەربەز و شەرەفمەند دەزانی کە دیفاع لە خوشکبراکانمانەکەین لە کۆبانیا. بە پێ زانیاریەکانی ڕوودا و لەو 150 پێشمەرگەی بەرەو کۆبانێ ڕۆیشتون 71 پێشمەرگەی پشتیوانی یەکە کە بە پێشمەرگەی پارتی هەژمار دەکرێ و 58 سەر بە پشتیوانی دووە ئەوانیش بە هێزی یەکەتی هەژمار دەکرێ و 21 پێشمەرگەی دیکەش پزیشک و ئیدارەی ئەو هێزە دەکەن. ئەو فڕۆکایی هێزی پێشمەرگەی گواستوتەوە ڕۆها فڕۆکەیەکی تورکی بوو کە ئەمە شوان نیشان دەدات تورکیا هەماهەنگی باشی هەبووە بۆ گەیاندنی پێشمەرگە بۆ کۆبانێ. پێشمەرگەکان ئەردوو ئاسمان بەکاردێنن بۆی بگەنە کوبانێ کە زیاتر لە 40 ڕۆژە شەڕێکی قورس تێدا دەکرێتن. هەموو ئومێدێکیش لەسەرەوەیە بەگەشتنی پێشمەرگە بۆ کوبانێ لە پاڵ شەروانانی یەپەکە ئەو شارە ڕزگار بکەن کە کورد دەڵێتن شەڕی مان و نەمان تێدا دەکرێت. هیڤدار ئەحمەد ڕوودا و هەولێر. دەنگی هێویدار خۆش بووە نییە؟ وەخو دەنگی منیش خراپە بەڵام ئەوەیە و پیس خۆش بوو. بەرحاڵ. پامنێری تۆڕی میدیای ڕووداو لە ڕوحا ڕایگەیاند ئەو هێزەی پێشمەرگە کە کاژێر یەکی ئەم شەو بە فڕۆکەیەکی تورکی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەڕێکەوت لە فڕۆکەخانەی گاپی ڕۆهانیشتەوە. لە فڕۆکەخانەی ڕۆها ڕێوشوێنی تەناهی تند گیراوەتە بەر و ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی پۆلیس بڵاوەیان پێکرا هەروەها ڕێگە بە میدیاکان نەدرا ڕووماڵی گەیشتنی هێزی پێشمەرگە بکەن. هێزەکەی پێشمەرگە لە شەقامی سەرەکی بۆ ناوەندی ڕۆحە بەڕێکەوت بەڵام هێزەکانی پۆلیس ڕێگە لە ڕۆژنامەنووسان بگرن بۆی لەگەڵ هێزەکە بڕۆن ئەگەر هاوکارم پیشانی بدا لێرە ژمارەی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندن هەیە ڕێگەیان لە گیراوە لەلایەن پۆلیسەوە بۆ ئەوەی لەگەڵ هێزەکەی پێشمەرگە و ئەو هێزەی کە لەگەڵ هێزی پۆلیس و جەندرمە کە لەگەڵ هێزەکەی پێشمەرگە بوون سەفەری و هاوڕێ ئەوان بوون ڕێگە نادرێت لێرەوە بڕۆن ڕێشوێنێکی ئەمری توند لێرە گیراوەتە بەر بە هیچ شێوەیەکی هیچ ئۆتۆمبیلێک لێرە دەربازی نابێ ژمارەیەکی زۆر پۆلیس لە پارێزگای ڕۆحاوە گەیشتوتە فڕۆکەخانەی هەولێر ڕێگە لە هەموو ئۆتۆمبیل و هاتوچۆی گەگرن بەو شەقامە نازاندرێتی ڕێگەکە بەرەدەن. لە لێدوانێکدا بۆ ڕوودا و شێخ جعفەر مستەفا وەزیری پێشووی پێشمەرگە وەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند ئەگەر داعش کۆنتڕۆلی کۆبانێ بکەن کارەساتێکی گەورە قەومێت بۆیە ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ لە جێگەی خۆیدایە
بۆ هاوکاریکردنی شەروانانی یەپەگە. هێزی پێشمەرگە بەرەو کۆبانێ لە کاژێر 2 خولەکی دوێنێ بەڕێکەوت بۆ ئەوەی هاوکاری شەروانان بکات لە شەڕی دەشت بە داعش لەو بەشەی کوردستان. چوونی هێز و ناردنی کۆمەکی سەربازی لە بەشێکی کوردستان بۆ بەشێکی دیکە مێژوویەکی کۆنی هەیە. بەو پێی لە ماوەی سەدە و نیوی ڕابردووە چەندین جارە و کارە ڕووی داوە. لە نێویشاندا هاوکاریکردنی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهری لە ساڵانی 1970 لە باکووری کوردستان، هەروەها پاڵپشتی و ڕەوانەکردنی هێز و بەشداری سەربازی لەلایەن هەمزە ئاغای مەنگوڕ و خەڵکی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان. با درێژایی مێژوو لە کاتی یەکەم کۆماری کوردستانیش لە مەهاباد هێز لە باشووری کوردستانەوە بۆ پاڵپشتی کۆمارەکە چوەتە مەهاباد. هاوکاری سەربازی باشوور بۆ پارچەکانی دیکە پشکی شێری هەبووە. زۆرجار هێزە کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوکاری سەربازیان لە باشوورەوە بۆ هاتووە. ئێستاش دوای چەندین ساڵ جارێکی دیکە هێز دەچێتە دەرەوەی باشووری کوردستان، بەڵام ئەم جارەیان بۆ ڕۆژاوای کوردستان و شاری کۆبانێ. ناردنی هێز و کۆمەکی سەربازی لە نێو پارچەکانی کوردستاندا مێژوویکی دێرینی هەیە. هەرچەندە تۆکمەی و توانای سەربازی ئەو سەردەمانە بەوەی ئێستا بەراورد ناکرێت، بەڵام ڕۆژمێری کورد هاوکاریکردنی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهری لە ساڵانی دوای 1970 لە باکووری کوردستان و پاڵپشتی و ڕەوانەکردنی هێز و بەشداری سەربازی لەلایەن هەمزە ئاغای مەنگوڕ و خەڵکی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان بە یەکێک لە گەشترین ڕۆژەکانی هاوخەباتی و بەشداری پێکەوەی کورد ئەرشیف کردووە. فەرماندەی گشتی هێزەکە بوو هەمزاغا لە شەڕی سمایلاغای سمکۆ، هەردوو لا هاوکاری یەکتریان کرد و هەردوو لا لەشکریان بۆ یەکتر نرد. سەیتەهای شەمزینان تەنانەت هات بۆ ناو کوردستانی عێراق و ئەوون دیانەی کە پێی دەڵێن دەی مهاجران. ساڵی 1946 لە ساتەوەختی دروستبوونی یەکەمین کۆماری کوردی و ڕاگەاندنی کۆماری کوردستان لە مەیدانی چوارشرا لەلایەن پێشەوا قازی مەحەمەد مەلا مستەفای بەرزانی بە لەشکرێکی ڕەهێنراوی سەربازی کوردەوە لە باشوورەوە بۆ هاوکاری و بەشداریکردن لەگەڵ پێشەوا دەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان و سەرپەرشتی زۆربەی جوڵانەوە سەربازیەکانی خەباتی ئەو پارچەی کوردستان دەکات. زمانی ڕەحمەتی قازی مەحەمە و ڕەحمەتی مەلا مستەفا ئەمانە لەو سەردەمە ڕوحێتی برایەتی و تەبایی لە بینی پارچەکانی کوردستان هەر هەبووە. مەسەلەن بۆ نمونە لە سلێمانیەوە کۆمەڵی خەڵکی نووسەر و شاعیر و بابڵێن ئەو زمانی کە پیانەوت کاژی کوانە ئەو زمانە ڕۆیشتون بۆ یارمەتیدانی قازی محەممەد لەم لاوە مەسەبا بە هێزێکی گەورەوە بە ڕەحمەت دەچوەتە سەرشیوی سەقز و لە منطقەی ئێران شەڕی کرد لە زمانی شاه. وبیرم دێت چۆن هەم بارزانیەکان و هەم بە تایبەت ئەو زابتانەیە ئەو ئەفسەرانەی کە لەگەڵیان هاتن فەرماندەیی جەبهەی شەڕیان بە عۆدەگرن لە ئێران، هەر لە بینی بۆکان و سەقز لە کەلی سەراوە هەتا دەگاتە مەهاباد و تا دەگاتە پردی سەرچۆمی مەمێنت فەرماندەیی بەوام بوو. باشووری کوردستان زۆر جاری دیکەش دەست پێشخەر بووە لە هەماهەنگیکردنی پارچەکانی کوردستان. سەرەتای ساڵانی 1970 کاتێک کۆماری ئێران هێرشی سەربازی دەکاتە سەر شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ بە یاوەری شاندێک دەچێتە باشوور و داوا لە مامجەلال دەکات هێزی سەربازی بۆ بنێرێت. چەند ڕۆژ دواتر مامجەلال و نۆشیروان مستەفای جێگری بڕیاری ناردنی هێزی یەکێتی دەردەکەن و بۆ پەسەندکردنیش دەیدەنە مەکتەبی سیاسی و هەمان هەفتە 14 تیپی پێشمەرگەکانی یەکێتی بە سەرۆکایەتی خودی تاڵەبانی لەژێر ناوی هەڵمەتی پشتیوان دەچنە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ سوپای ئێران چەندین شەهید دەبەخشن کە گۆڕی هەندێکیان هێشتا لە گۆڕستانەکانی ئەو پارچەیەدایە. ئەو زمانێ هەموو یەکێتی بووین لە هەموو تیپەکانەوە هەرێکە 50 کەس 60 کەس ئیتر بەپێی حەجمی تیپەکە گەور و بچووکی تیپەکە خەڵکمان نرد بۆ منطقەی سەرشیوی سەقز و بۆ منطقەی میاندوا و بۆ منطقەی سەردەشت و بۆکان و
مهابات و يعني ئەو منطقە کوردستانەکان لەم لای سنە و لەوانەوە هێزی پشتیناوی هێزی پشتیوان بۆ زەمانە ڕێگوریشەی زۆر قوڵ چۆتە ناو خەڵکەوە زۆر کەس لە ئێران ئەگەر منداڵی دەبێ منداڵی خۆی ناودەنێ پشتیوان. سەرەتای مانگی هەشتی ئەمساڵیش کاتێک هێزەکانی داعش پەلاماری شنگال و مەخمور و گوێڕیاندا و لەو لاشەوە هێرشیان بردە سەر جەلولا و سەعدیە هاوشانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەندێک لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و گەریلاکانی پەکەکە و پەیەدا دژی داعش سەنگەریان گرت و شەهیدیشاندا. ئەم هاوکاریە بەڕاستی خاڵێکی گرنگە و چرخانێکی گەورەیە لە مێژووی کووردا لە مێژووی نەتەوەی کووردا و قەنەعەت من پێم وایە ئەم خاڵێکی وەرچرخانێکی گەورە دەبێت لە مێژووی ئایندەی کوردستان و هەستی نەتەوایەتی و ئینتیمای نیشتیمانی لای تاچی کورد دروست دەکات کە ئەمە هەم واجبێکی ئەخلاقیە ویژدانیە نەتەوایەتیە. ئەو هێزە کە بە چەک و پێداویستی سەربازیەوە لەلایەن وەزارەتی پێشمەرگەی کوردستانەوە لەسەر داوای سەرۆکی هەرێم بە ڕەزامەندی پەرلەمانی کوردستان بۆ هاوکاریکردنی شەڕوانانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بڕیاری بەشداری شەڕیان داوە لە شاری کۆبانێ ئەوە نوێترین هەڵوێست و پاڵپشتی کووردە بۆ کورد. هیوادارم وەکو ئەلان لە خۆتم بیست کە زەماریش ئازاد کراوە هیوادارم هەر ئاوا لە بەرنمەیەکی دیکەدا ببیستم کە کۆبانیش ئازاد کراوە و هێزی داعش لە دەوری کۆبانی دەرکراوە بڵاوی کردووە. بڕ هەر ماڵێکە پرسی باسی کوبانیە لە هەر ماڵێکە پرسی باسی جەلەولا و مەلا عەبڵا و ڕەشاد و کۆکوێیە لە هەر ماڵێکە پرسی باسی شەنگار و زەمار و ئەنیانی هەرچەند شەڕ و ماساتی لە دوای لە شەڕ بەڵام زیاتر ڕوحە کوردایەتی و نەتەوەیەکەمان زنوو بۆتەوە بۆ یارمەتیدان یەکترە. بەشداری هێزەکانی باشووری کوردستان بۆ پاڵپشتی لە کۆبانێ چەند ئاماژەیەکی دڵخۆشکەر دەگەێنێت لەلایەک بەرزکردنەوەی ورە و توانای شەڕوانان و لەلایەکی دیکە ناردنی ئەو پەیامە گرنگە بە دنیای دەرەوە کە کورد لە هەر کوێ بێت سەرباری ڕخنە و گلەیان لە یەکتر بەڵام لە ساتەوەخت دژوارەکاندا کۆک و تەبان. هەموو کاتێک دەوڵەتانی بە تایبەت وڵاتە پێشکەوتەکان ئەو خاڵی کە بە خاڵێکی نێگەتیفیان لە قەڵەمداوە بۆ شۆڕشی کورد بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ئەوە بووە کە هێزەکان یەک نەبوون یەکدەنگ نەبوون بەڵام سوپاس بخوا ئەمڕۆ پێم وایە هەموو تاچێکی کورد لە منداڵێکەوە تا گەورەیەک لە کەسێکی سادە تا کەسێکی سیاسی سەرکردە گەشتونەتە ئەو قەناعەتەی کە هاوکاریکردنی هەر پارچەیەکە لە پارچەکانی کوردستان واجبێکی نیشتیمانی و کارێکی ئەخلاقی و وجدانیە. ڕەوانەکردنی هێز لە باشوورەوە بۆ ڕۆژئاوا هەرچەندە دوای مانگونیوێک لە شەڕ و ئاڵۆزی لە کۆبانێ دێت بەڵام دژواری شوێنی جگرافی کۆبانێ و ڕێگری سنوورەکان لەمپەری سەرەکی بوون هاوکات بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر هەمان هێزی شەڕکەری دژ بە کورد لەگەڵ پێشمەرگەی باشووریش چەند مانگێکە سەنگەری گرتووە. ناردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە باشوورەوە بۆ کۆبانێ پیشاندانی سێ پەیامی گرنگە دروستبوونی سەردەمێکی نوێی یەکڕیزی و بەرەگاربوونەوەی دوژمنێکی هاوبەش بەڵام ئەوەی لەوانی دیکە گرنگترە ئەوەیە کە یەکەمین جارە کورد هێز بەسەر سنوورێکا دەنێرێت کە ساڵانێکە سیاست لێی حرام کردووە. ئەرکان عەلی ڕوودا و سلێمانی ئەوانەی کە شارەزان لە بواری سەربازیدا خەتەرین نزیکبوونەوەی داعشیان لە کۆبانێ با شێوازی جاهێنایە زمان. شێخ جعفەر شێخ مستەفا وەزیری پێشووی پێشمەرگە وەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایدەگەیەنێت چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ ڕێگە لە ڕوودانی کارەساتێکی گەورە دەگرێت کە پێشبینی دەکرا بە قەومێت. لە هەر شوێنێک ئەگەر کوردێک پێویستی بە هێزی پێشمەرگە هەبێت لە هەر جێگا لە هەر شوێنێک پێویستە ئێمە ئەگەر توانامان هەبێ و ئیمکانیەتمان هەبێ بچین بۆ هاوکاری و یارمەتیدانیان بە تایبەتی ئێستا کوبانی بۆ بە ڕەمزی بەرگری و لەوێ هەڕەشەیەکی گەورە لەسەر خەڵکی کوبانی هەیە کە لە کاتێکە ئەگەر بێت و دوژمنان و ئیرهابیەکان سەیطرە بکەن بەسەر ئیرهابیا پێم وایە کالیسێکی گەورە ڕووەدا لەبەر ئەوە ئێمە وەکو هێزی پێشمەرگە وەکو
فەرماندەیی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی پێشمەرگە ماوەیەکی زۆر هەوڵی ئەوە دەن کە ئێمە بتوانین هاوکاری بە هەر ڕێگەیەک بێ یا بە هەر طریقەیەک بێ، ئەگەر بە هێز بێ، ئەگەر بە چەک بێ، ئەگەر بە تەقەمەنی بێ، بە مادی بێ، معنەوی بێ کە ئێمە هاوکاری کۆبانی بکەین. پێویستیمان بە یەکێتی و یەکریزی ڕیزەکانمان هەیە لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی سیاسیوە، لە ڕووی سەربازیوە، و ئەو هاوکاریش کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانەوە ئەچێتە کوبانی بە تاکید پەیوەندیەکان بەهێزترەکە، زیاتر لە یەکمان نزیکە کاتەوە، یەکێتی و یەکریزی میلەتەکەمان ئەپارێزێ و میلەتەکەمان ئەوە داوای ئەوەیەتی کە ئێمە هاوکاری یەکتری بین لە هەموو جێگایەک و لە هەموو شوێنەکە و یەکێتی و یەکریزی خۆمان پارێزین لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەمان. سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتی پێشوازیکردن لە ژەنەرال لۆید ئۆستن فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایگەیاند دوژمن توانای ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی نەماوە. ئێستا لە هەموو کاتێک زیاتر ئیرادەی گەلی کوردستان و هێزی پێشمەرگە بەهێزە بۆ پاراستنی کوردستان، هەروەها تێکشکاندنی چەکدارانی داعش. بارزانی سوپاسی هێزەکانی ئەمریکا دەکات کە هاوکاری سەربازی و کاریگەریشیان هەبووە سەبارەت بە شەرلا کۆبانێ. هەروەها جەنەرال لۆید ئۆستن فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایگەیاند لەسەر ئەرزی واقعدا پێشمەرگە توانیوێتی ئوستورەی داعش تێک بشکێنێ و بیکاتە هێزێکی بەزی و کە ناتوانێت خۆی ڕابگرێت. ئێستا بەهۆی سەرکەوتنەکانی پێشمەرگە لە ڕەبیعا زومار داعش تووشی شپرزەیی و بێورەیی هاتووە. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا هەروەها ڕایگەیەنێت کە هێزەکانی وڵاتەکەی بۆ هەر ئۆپراسیۆنێک لە هەر بەرەیەک کە پێشمەرگە نیازی پێشڕەوی هەبێت ئامادەیە. بەردەوامیش دەبێت لە پاڵپشتی ئاسمانی هێزی پێشمەرگەی کوردستان. ئەو فەرماندەیە ستایشی هەرێمی کوردستان دەکات بۆ یارمەتی و هاوکاریە سەربازیەکانی لە کۆبانێ. ئەندامێکی کۆنگرێسی ئەمریکا ڕایگەیان چی دیکە وڵاتەکەی نایەڵێت کورد گەلێکی ژێردەستە بن. ستیڤ ستۆکمان لە میانی سەردانێکدا بۆ باشووری کوردستان کورد با گەلێکی خاوەن کەرامەت و سەربەرز دەزانێت. لەو بارەیەوە دەڵێت بەرامبەر داعش کورد ڕاوەستاون سنووریان بۆ داعش داناوە، بۆیە پێویستە پشتیوانیەکانی ئەمریکا بۆ کورد فراوانتر بن. ئەندامەکەی کۆنگرێسی ئەمریکا باسی هۆکاری سەردانەکەیە کات بۆ باشووری کوردستان و دەڵێت لە باشووری کوردستانن بۆ ئەوەی بزانن کورد لەو شەڕاتوندەدا کە لە دژی داعش دەیکات چەکی پێویستی هەیە بۆ بەرگریکردن لە ناوچەکە. زۆر لە کۆنگرێسمانەکانی ئەمریکاش هاوڕان کە پێویستە چەکی بەهێز بدرێتە کورد. چەکی قورس داواکاری سەرەکی پێشمەرگەیە بۆ ڕووبەڕووبوونەوەی داعش. پێشمەرگە دەڵێت شەڕی داعش شەڕی ڕۆژێک و دڕۆژ نییە و ئەم شەڕەت درێژخایەنە. ئەندامێکی کۆنگرێس لە ویلایەتە گرتووەکانی ئەمریکاوە بە سواری فرۆکەیەک هاتووە کوردستان. وەک خۆی پێگوتم هاتووم لەوە بکۆڵمەوە کە کورد چەکی پێویستی هەیە بۆ ئەوەی داکۆکی لە خۆی بکات. ستیڤ ستۆکمان دەڵێ وڵاتەکەی چی دیکە ناڵێ کورد گەلێکی ژێر دەست بن. ڕۆڵی ئێمەوەیە کە نەهێڵین کورد ژێردەستە بن، هەروەها نەهێڵین ڕێکخراوێکی تیرۆریستی وەکو داعش دەستدرێژی بکاتە سەر ناوچەکەیان. زۆر دڵخۆشین کە لە نزیکەوە هاوپەیمانەتی کورد دەکەین بۆ پاراستنی کوردستان. خۆشبەختانەش کوردەکان کە خەڵکێکی خاوەن کەرامەت و سەربەرزن بەرامبەر داعش ڕاوەستان و سنووریان بۆ دانان، بۆیە پێویستە پشتیوانیەکانمان بۆ کورد فراوانتر بکەین. ئەندامەکەی کۆنگرێسی ئەمریکا باسی پێشکەوتووترین چەکی وڵاتەکەی دەکات کە ئێستا لە دەست داعشە و شەڕی کوردی پێدەکات. بۆیە وەک خۆی دەڵێ نابێت لەوە بێدەنگ بین کە کورد چەکی پێشکەوتووی لە دەستدان نەبێ. من پێم وایە ئێمە ئەمریکیەکان هەڵەیەکی گەورە دەکەین نەگەر بایەخی زیاتر بە کورد نەدەین. زۆر لە کۆنگریسمانەکانی ئەمریکا هاوڕان کە پێویستە چەکی بەهێزتر بدرێتە کورد، چونکە دیارە داعش چەکی ئەمریکی مۆدێرنی دەستکەوتووە کە لە سوپای عێراق بۆیان بەجێماون، بۆیە پێویستە هیچ نەبێت هەمان جۆری چەک بدرێتە کورد. فەرماندەیەکی وەزارەتی پێشمەرگەی کوردستان ئاشکرای دەکات کە کورد جگە لە چەکی تەقلیدی داوای چەکی کردووە لە ئەمریکا و هاوپەیمانەکان بۆ لێدانی داعش، مەگەر دەوڵەتە گەورەکان داوای ئەو چەکە بکەن. ئەو بوعدەی کە هەیەی ئەم شەڕە وا دەخوازێت کە لە ڕاستیە هێزی
پێشمەرگە چەکدارتر بکرێ و لە ناو ئەو چەکانەشا چەکی قورز و تانک و جۆرەکانی و هەروەها ئەوەشی کە بەڕێز کاکسەفین ئاماژەی پێکردووە لە ڕاستیە لە خۆڕان نییە دراست بۆ کراوە. هەر لە سەرەتای شەڕی داعش کورگوتی ئەمە شەڕی ئێمە نییە، بەڵام ئێستا تێکەوتووە و دەرچوون لەم شەڕە ئەگەر چەکی قورست پێ نەبێ سەرکەوتنی تێدا ئاسان نییە. داعش کە هێرشی ناسەر هەریمی کوردستان پێشمەرگە خەمی بوو، چەکی قورسی نەبوو شەڕی داعشی پێ بکات. ئەمریکاش هەر لە سەرەتاوە بە کوردی وت کۆنتڕۆلکردنی ئاسمان خەمی من لە عەرزیش هاوکاریکردنی پێشمەرگە لە ڕووی چەکەوە ئەویش خەمی من. پێشمەرگەش دەڵێتن چەک بۆ من وەکو نان و ئاوایە کە چەکی قورسم هەبێتن بە داعش و غەیری داعشش دەڵێم ئەمە عەرزوو ئەوە گەس. هیفدا ڕەحمەت ڕوودا و هەولێر. وەزیری ئاشتەوایی نیشتیمانی سووریا لەبارەی چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بە تووڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند چوونی هێزی پێشمەرگە بۆ هاریکاری براکانیان لە کۆبانێ بە هەنگاوێکی نەتەوەیی دەزانێت. علی حەیدەر وەزیری ئاشتەوایی نیشتیمانی سووریا لە لێدوانێکی تایبەت بە تۆڕی میدیای ڕووداو دەڵێت ئەوان لەگەڵ هەر هەنگاوێکن بۆ لە ناوبردنی داعش چوونی پێشمەرگەش بۆ کۆبانێ هەنگاوێکی پێویستە بە ئامانجی لە نێوبردنی چەکدارانی داعش. علی حەیدەر ڕایدەگەێنێت کە بەڕای ئەوان پێشتر تورکیا بربەز بووە لە بەردەم چوونی هاوکاری بۆ کۆبانێ، بەڵام دوای گۆشاری نێودەوڵەتی تورکیا ڕازی بوو هاوکاری بگەێنێتە کۆبانێ و سنووری کردەوە. حەیدەر علی ڕاشیگەیاند چوونی پێشمەرگە هەنگاوێکی نەتەوەییە و پێویستە کورد هاوکاری براکانی خۆیان بکەن چونکە داعش دوژمنی مرۆڤایەتیە و دوژمنی هەموو کەسێکە، بۆیە ئەوان چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ بەکارێکی باش دەزانن. گەورە ڕاوێژکارێکی پارتیگەلی کۆماری جەهەبە لە پەیوینێکدا لەگەڵ ڕوودا و هەڵوێستی پارتەکەی ڕوون دەکاتەوە سەبارەت بە کێشەی کورد لە تورکیا و پێگەی پەیەدە و پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرە. ئۆز چەلیک لە پەیوینێکدا کە چوارشەممە کاژێر 5 دوای نیوەڕۆ لە ڕوودا و بڵاو ئەکرێتەوە دەڵێت ئەگەر ئەوان لەسەر دەسەڵات بوونایە لە کاتی خۆیدا هاوکاری سەربازیان دەنارد بۆ باشووری کوردستان. سەبارەت بە پەیەدەش ئۆزجەلیک دەڵێت پارتی گەلی کۆماری پەیەدا با گرۆپێک دەبینن کە پارێزگاری لە گەلی کورد دەکات لە کۆبانێ. پارتی گەلی کۆماری تورکیا جەهەبە هەڵوێستی خۆی لەسەر کۆبانێ و پەیەدا ئاشکرا دەکات. O da şudur, halkın مراد ئۆزچەلیک گەورە ڕاوێژکاری سەرۆکی و پارتە کە چاوەڕێ دەکرێت لە ماوەی داهاتوودا بە جێگری سەرۆکی پارتەکە هەڵببژێردرێت و ببێتە بەرپرسی دۆسیەی پەیوەندیەکانی دەرەوەی جەهەبە لە هەفپەیوینێکدا لەگەڵ ڕوودا و هەڵوێستی پارتەکەی لەسەر کۆبانێ و پەیەدە و پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرە ئاشکرا کرد. ئۆزچەلیک لە وەڵامی پرسیارێکی ڕووداودا سەبارەت بە هەڵوێستی پارتەکەی لەسەر پەیەدە گوتی Şimdi dedi PYD hali hazırda. کاتێک کە تەماشای پێدە دەکەیت گروپێک دەبینیت کە تێدە گۆشێت بۆ پاراستنی گەلی کورد لە دەستی تیرۆری داعش. Grup görünümünde. سەبارەت بە پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرەش ئۆزچەلیک ئامادەباشی پارتەکەی دەربڕی بۆ هاوکاریکردنی کوردستان ئەگەر پێویستی بە هاوکاری بوو. Fakat ben CHP olarak şunu diyorum. من پێتان دەڵێم ئەگەر ئێمە لە سەد دەسەڵات بووینایە هاوکاری سەربازیمان دەنارد بۆ هەرێمی کوردستانی عێراق. مراد ئۆزچەلیک باسی لە داهاتوی عراقیش کرد و پێی وا بووە وڵاتە بەرە و دابەشبوون دەڕوات. یەکێک لەو ئەنجامە سیاسیانی هێرشەکانی داعش دەیان بێت دابەشبوونی عێراق دەبێت با پێتان بڵێم عێراق بەرەو دابەشبوون دەڕوات. لە وەڵامی پرسیارێکی ڕۆداویشدا سەبارەت بە پرۆسەی چارەسەری ئۆزچەلیک گوتی Bir defa seçim barajını indirirsiniz aşağıya. میتۆدی پرۆسەکە هەر لە سەرەتاوە هەڵە بوو دەبوایە ڕێژەی لە سەدادەی بربەسی هەڵبژاردن کەم بکرایەتەوە بۆ ئەوەی نوێنەرایەتی کورد لە پەرلەمان زیادی بکردایە. تەواوی ئەم هەفپەیڤینە ڕۆژی چوارشەممە 29 دەی 2014 کاژێر 5 و 30 خولەکی ئەوارە لەسەر شاشەکانی ڕووداو دەبێت. دەربارەی هێناردنی چەک بۆ ڕۆژاوای کوردستان و ڕەوشوێستایی شارەکە و هەروە هەڵوێستی تورکیاش لە شەڕی دژ بە داعشدا چەند ڕۆژێکە میدیاکانی جیهان سەبارەت بەو پرسا قسە دەکەن ئەوەی لە بەشێکی شاشەی ڕوودا و دەیبینن ئەوە خالیس نووری ئیبراهیم خەلیلە کە بڕیارە لە ئایندەیەکی گەلێک
نزیکدا هێزی پێشمەرگەی کوردستان لەوێوە دەرباز بێت پێم وایە زۆرینەی ئۆتۆمبیلەکان سەربازیەکان ڕۆشتون تەنیا ئەو ئۆتۆمبیلە ماوە کە ئێستا ئەویش جوڵە دەکات مەبەستمە لەو بارەیەوە ئەگەر سلێمان ئالیخانی ئێستا لەوێ ئامادە بێت هەندێک زانیاری لەوە وەرگرم. ئێمە سلێمان لە کەین و بەینی ئامادە بوونایە تا ئەو کاتە ئیدی زانیاریەکانی دواتر وەرەگرین هەروەها لە دیوی ئەو دیوی خاپورەوە کە دیوی باکووری کوردستانەکات ماشەڵڵا دەکاک ئەویش لەوێ ئامادەیە ڕووماڵەکە تا ئەوێش حتمما بەردەوامێ بێت و لەوێشەوە هەتا ئاگاتە ئەو شوێنەی کە ئامانجا دوای ئەوەش ئیدی ئەرکی سەرەکی و گرنگی هێزی پێشمەرگەی کوردستان لە کۆبانێ دەست پێکات کە گۆڕینی بەلانسی هێزە و گۆڕینی ئاراستەی شەڕە و دوورخستنەوەی داعش و لێدانیانە بە جۆرێکە گورزێکی جددی لە شکاندنیانە یانێ بکەوێت ئەویش ئەوەیە داعش لە ڕۆژەڵاتی کۆبانێەوە کە لە گەڕەکەکانی کانیا عارەبا و پیشەسازی هەروەها تا ئەندازەیەک ناوچەی ئەمنی لەوێ نزیکن دوور بخرێنەوە و لەوەی زیاتر پرۆسیسەکە لە قۆناغی یەکەمدا ئەوەی لە قۆناغەکانی دوایشدا ئەو زیاتر لە 100 گوند 380 گوند دەوترێت لەو ناوچەیە بندەستکراون و کەسیانتیانە ماوە خەڵکێکی زۆر زیاتر لە 200,000 ئاوارە بوون ئەمانە هەموو وابەستن تا ئەندازەیەکی زۆر بەچوونی ئەم هێزەی پێشمەرگەی کوردستان بۆ هاوکاری یەکێنەکانی پاراستنی گەل کە لە 15 نۆوە لە شەڕێکی گەلێک دژوار و سەختدان لەگەڵ داعش لە حاڵێکدا داعش چەکی قورس و پێشکەوتووی ئەمریکای لە مووسڵ و لە شوێنەکانی دیکە بەردەستکەوتو ئێستا لەوێ بەکاری دەهێنێت ئەگەر سلێمان ئالیخانی ئێستا ئامادە بێت دەتوانین سەبارەت بە دوایین منزڵی کاروانی هێزی پێشمەرگەی کوردستان کە لە خاکی باشووری کوردستانە لە سلێمانەوە وەرگرین لە دیوی ئەو دیویش کە دەکاتە دیوی خاپور ماشەڵڵا دەکاک لەگەڵمان دەبێت تا بزانین ڕێڕەوی هێزی پێشمەرگەی کوردستان کاروانەکە دوجار کەی دەگاتە شوێنی مەبەست. پێچێت سلێمان هێشتا لە ئامادەکاریا بێت بەڵام بەرلەوەی ئەم گەشتەکە کاژێرێکی تەواوە بەرلەوەی بگەینە کاژێر 6 هەوڵەدەم لەگەڵ سلێمان قسە بکەم هەتا سەبارەت بە دوایین ڕێو شوێنەکانی چوونی هێزەکە لە باشوورەوە بۆ باکوور قسە بکات. هاوکات هێزێکی پێشمەرگەی کوردستان ئەوانەی کە لە ڕێی ئاسمانیەوە با فڕۆکەیەکی تورکیا گەیشتنە ڕوحا ئێستا گەیشتونەتە سەر دروست ئەو سنوورەی کە دەکەوێتە نێوان باشوور هەروەها ببورن باکوور هەروەها ڕۆژ ئاوای کوردستان سەبارەت بە ناردنی چەک بۆ ڕۆژئاوای کوردستان هەروەها هەڵوێستی تورکیاش لە شەڕی دژی داعش سیاسەتوانەکانی ئەڵمانیا بۆ ڕوودا و دەدوێن لەو بارەیەوە سەرنجتان بۆ راپۆرتێک ڕاکێشم. ناوەندên siyasî حکومî û biryarsazên welatên Rojava di pirsên piştgirî û alîkarîkirina Kurdan li başûr û Rojavayê Kurdistanê xwedî dîtin û nêrînên ciwawazin. Lê di pirsa şandina çekan û harîkariya şervanên Kurd yên Kobanê helwêst wergirtin û biryardan hîn esteme. Lê her rêyeka ji Hewlêrê û Enqere dest pê bike xweyaya dilxweşî û hêminiyê bû siyasetvanên dewletên di nav hevpeymaniya cîhanê ya li dijî Daeş durist dike. Wek siyasetvan û parlamentarekê Herêma Nordrhein-Westfalen li Almanya şirûveya helwêstê Başûrê Kurdistanê û Tirkiya dike. Inzwischen Gott sei Dank auch über die Türkei. لەم ماوەیەدا سوپاس بۆ خوا لە نێو تورکیادا هێزی کوردەکان پێشمەرگە دەچنە نێو ناوچەکانی باکووری سووریا. دەتوانم بڵم کە کۆبانەی خۆی ڕاگرت و بەرخودانی کرد. هەڵبەت ئەوەی لەوێ ڕوودا زۆر ترسناکە، بەڵام بە بڕوای من بەو شێوێ ڕووینەدا کە داعش ئاواتەخوازی بوو. بەمە شتەکەکانی باکووری عێراق بۆ باکووری سووریا لە سەنگەرەکاندان کێشە لەوەدایە کە دەبێ ئێمە بە ئاگابن کە جێگۆڕکێ بەچەکان بکرێت.
لە ناوچەیەکەوە بۆ یەکێکی دیکە دەستێکەوە بۆ یەکێکی دیکە بگوازرێتەوە. Also von der einen Region und dann in die andere Region, in die Hand und in die Hand kommen. سیاستوان گنج پارتیا لیبرالن آلمانیا و یک جوان کسین سردان باشور و سنگرین پیشمرگیان دشار لهمبری داعش دا کری جارسریا پرزگریکا کوبانه دکو شارخستنا لسر ترکیا برو واجینیرینا هاونشتیمانی خوی خودی ازمون بو هنارتنا چکی بروش آوای کردستان دبینه. Also das Wichtigste ist, dass Druck auf die Türkei. داموی گرنگتر ئەوەیە کە گوشار لەسەر تورکیا بکرێت بۆ ڕێگەدان بە نردنی چەکەکان لە ڕێگەی سنوورەکەیەوە. ئێستا تەنیا دەواازەیەکی بچووک کراوەتەوە کە پێشمەرگە دەتوانێت لێوەی دەرباز بێت. ڕفتاری ئەردۆغان و ئاکپارتی هاوشێوەی سکانداڵیە. Ein ziemlicher Skandal. سیاستوان پارتیا فرمانروا یەکێتیە کریستیان دموکرات و سەرۆکوەزیرە ئەنگێلا مێرکل دەبێژە تورکیا gelek کاردەوێ پرۆسەسێدا کiriye û divê barûdûxê waniye cografî û helwîstên wa baştir bihên fêm kirin. Insofern tut die Türkei schon viel. ئێستا تورکیا زۆر کار لەم پرۆسەیەدا دەکات. ئەگەر تورکیا هەموو شتێک ئاسان و خێران نەکات دەبێ باردۆخی جوگرافی و هەڵوێستە مێژوویەکانیان تێبگەین. من داوای کەمێک تێگەیشتن لەم بارەوە دەکەم. تورکیا باڵی باشوور و ڕۆژهەڵاتی ناتۆیە و هەموو کەسێکیش دەزانێت. ئەگەر ئەوان بکشێنرێنە ناو ئەو جەنگەوە پاشان ئەوە نەتەنیا تورکیا توش دەبێت بە پێی مادەی 5 پەیماننامەی ناتۆ هەموو وڵاتانی ئەندامی ناتۆ ڕوبەڕووی هەمان چارەنووس دەبنەوە. هەموو دەولەتên endam di NATO li jêr gefên çekdarên Daeş dane. Lê siyasetvanê gencê naskirî bilêdwanên dijebaw dixwaze pirs de endametiya Tirkiya ya NATOyê da bihê kirin. Lê endametiya Yekîtiya Ewropa da divê bihêjbîr kirin. Man muss jetzt hinterfragen, ob die Türkei überhaupt noch ein NATO-Partner sein kann. Eins ist klar, der Beitritt der Türkei zur Europäischen Union ist unmöglich und wird niemals so stattfinden, wenn die Politik so weiter betrieben wird. Das heißt, mit Erdogan wird es keine Türkei in der EU geben. شر لدجی داعش رنگvedان نوی لسر همو ولات نوی هریما پری قیرانی هاتیه سپاندن و باندورک دوم درش دل پشتخواه بهیله. شر کردان لباشور اروش آوای کردستانه درفتک جبو آلیین سیاسی ین همو بشن کردستانه هیدی یک ریزی دروز بکن. جبو ولاتن روش آواجی ریک خستن و دارشتنا استراتیجیت کنویه لگل هف پیمان و شریکن خو ین لوی هریما بروش حالاتانا و راست ده تبناف کرن. زناشینو روداو ئەلمانیا. دەچمە سەرپردی نێوان برایم خەلیل و خاپور لەوێ سلێمان عەلیخان جارێکی دیکە وەرگرمەوە. سلێمان ئەو ئۆتۆمبیلە سەربازیەکانی هێزی پێشمەرگە جوڵەیەکیان کرد بەرەو باکوور چوونیان بەرەو کوێ ئاراستەیان گرت. شاهۆ ئەو ئۆتۆمبیلێک و بەرین و کرد پشتمە دیار بوون دوکە هاتی نەڤی ئالی تانکەرێکی مەزن دیسا وێ هێزا پێشمەرگەی دیارە پانزین داگرتیە و نوکەوان ئۆتۆمبیلە bi panzînî dadgirîtin eger kameraman şivan harîme biketin diyar el wêrê ku ew tankere panzînî dikete tankên ew ê pasê her wiha çend otomobîlên dî jî yên pêşmergeyê Sirayê da mayîne bû hindê ku panzînî dagirin heta nuke tiştê ku yani ew otomobîlên ku hereke kirî şaho ev ne hindek çûyne ser pirê چند میترکا چوینه پیش لی هشتا کاروان دوی اتومبیلا هشتا بدهان اتومبیل دیمای نکو نهاتی نسر باشه کی لوانه او دیوی باکور ببن بچنه او بر شاو دیار همی دی پانزین الویره داگرن یعنی اف اتومبیل نجیل پشت ما دیار سرای دماینه دهن چند پانزینی داگرن الویره و پاشی دی چند جا اوی داگرتناوی جی براستی هر یکی جی چند خولک پیوستن حتی خواته لسر بنزین وستانه کن لبر بنزینه تنه لسر بنزین یا اگر کامرامان نشامه بدد شوانه الویره او پاسا بنزین داگرت هات او سیاره هنه یا پیک اپ چویا ریزه هر وها دو اتومبیلین دیجی الویره نه او جید چند بنزینی داد گرن و الهیویه کو پشتی پانزینی داگرن یک سر در بازی باکور کردستان بنجی نکجی کاربدستن وی آلی باشور کردستان بحثویه که کرن کو همی
کاغذ هاتینە تەمامکردن بڕێڤە برن ژمارەیەن یعنی کاغذên ئۆتۆمبیلان هەروەها ناسنامەیەن پێشمەرگەیەن ku derbas bin hemî tişt amade ye aliyê dî tinê dê polîsên Tirkiya li wêrê çavareyê wan dikin polîsên Tirkî ku gel wê hêza Pêşmergê Kurdistanê li pêşiya wan biçîtin heta digihine Rihayê ku xala dîmahiyê şwêre jî bû pirsûsê çin yanî wek me zanî li aliyê dî li aliyê Bakurê Kurdistanê desalatdarên Tirkiya li wî alî hemî tişt پرێڤە برینە هاتینە vêre li vêrê ew kaxaze hemî safî kirîne berî dike pêşwe û tinê maye li vêrê derbas bibin yanî hiç pêrabûn hiç icraatek li aliyê dî nahête kirin tinê ev wextê culeyê pê dikin polîsên Tirkî li aliyê dî dê li pêşwaziya wan bin û dê kevne pêşiya wan bû hindê birêv kevin beref Rihayê şaho ev ê tiştê ku li def me heye heta nuke em bêjîn eveye otomobil heştayet mayın yeten hediye tene ve rezedat sırayda le şwere jidi saten ve sıraya kadi haya ku avji sıra dagirtina panziniye heşta otomobil ye panzini dad girin vek ma amaja beyday şaho af belki du xulakte haya ev otomobil hanet sırayda maya panzini dad girit yani eğer her otomobilek jwan پێنجی ئۆتۆمبیلە دوو خولەکە بمینیت ئەvە 100 خولەک یعنی ئەگەر vî şێوەی بیت و هەمیە پانزی نەداگرت بیت شاهۆ ڕاستی ئەدبیت ئەم یەک کاتژمێرە دیژی vêre bimînin heta ku ew ئۆتۆمبیلە هەمیە پانزینی وەردگرن و derbazî Bakurê Kurdistanê bibin ئەگەر îca panzîn hebît li aliyekê dî jî dagirin ji ber berî hingê behsa wê yekê dikirin ku li cihekê dî panzînî wergirin ئەگەر هندك اوتومبيلا بانزين ورگرد بيتن وتني هندك كيم ما بين الفيرا او ويدمي لچند خولكت كيم دادي درباز ببيتن لي اگر هميا ورنگرد بيت واتا يك كاجميرا ديجي عمل فيرينا باشا استمان علي خان قالك سباس كا لقلمان بوي بنراني روداو قالك سباس بويوش كا لم رومالدا تا استعلقل من مانوا هاوکارانم ئەوانەی کە شفتی ڕۆژن لەگەڵ ئێوە دەبن ڕووماڵەکە بەردەوامە بێت سوپاس.